سڵاوێکی کەرکووکیانە لە هەر کەرکووکیەک لە هەر جێگایەک ئێستا ئەمان بینێت. من کوردە سەدیقم لە کەرکووکی هەمووانەوە لەگەڵتانم. من لە ئێستادا لە دەرەوەی کەرکووک ژیان دەکەم، بەڵام گەڕاومەتەوە بۆ کەرکووک بۆ ئەوەی سبەینێ لەگەڵ هەمووان بڕۆم بۆ دەنگدان. بەڵام بەر لە سبەینێ پێم باش بوو سوپرایزێکتان بۆ بکەم لەگەڵ کەسایەتیەکی شارەکە، کەسایەتیە کە خۆشەویستی هەمووانە، کەسایەتیە کە شەو ڕۆژ لە ناوتانە خزمەتی شارەکەکات. پێم باشە زیاتری لەسەر نەڵێم و دڵنیام هەمووتان نەزانن باسی چیەکەم، با هەمومان پێکەوە تەماشای و دەرگایە بکەین. بەڕێز ڕێبوار تەها ئەندازیاری ئاوەدانی بفەرمێت بۆ دیبەیتی پارێزگار. بەڵام من پێی دەڵێم دیبەیتی نەتەوەکانی شاری کەرکووک لەبەرەوەی ئامادەبووان لە سەرجەم نەتەوەکانی شاری کەرکووک پێک هاتوون. سلاوتان لەبێ. السلام عليكم. مرحبا مرحبا أبلة نجا سميسا. فرم إيه رأيك؟ فرم زۆر بەخێر بێ. شي هوش بخير بين کاک لقاعي شايتي تۆزێک کاتت پێدەین بۆی ئیسراحەت بکەی لەبەرەوەی ئەزانین زۆر ماندوویت. ئەزانین لە ئێستاشدا هەر سەر قاڵی کارکردن بووین لەم شارە. ئەم دەرفەتت بە ئێمەدا ئێمە زۆر زۆر سپاس دەکەین. من سپاسانكم. زۆر بەخێر بێت. سپاسی يا مدبوانكم. أشكركم جميعا. شكرا على حضوركم. کاک ڕێبوار ئەزانی ئەمان نوێنەری شاری کەرکووک نوێنەری هەموو پێکهاتەکانن لێرە کۆم کردوونەتەوە. بۆچی؟ بۆ ئەوی بتوانن بە دڵی خۆیان ڕوبەڕوو هەموو پرسیارێکت لێ بکەن. حەزەکەم قسەی ناودڵی خۆیان بکەن بۆ منیش قسەی ناودڵی خۆم بکەم. جەنابەت ئامادەی بۆ ئەوەی وەڵامی هەر پرسیارێکی ئەوان هەبێ بیدەیتەوە؟ فەرموو. زۆر باشە. کاک ڕێبوار ئێمە سەرەتای پرسیارەکەمان پرسیاری ئەواکەین کە سبەینێ بۆ بچین بۆ دەنگدان. دەنگدان مافێکی دەستوری و یاسایی هەموو هاوڵاتیەکە. کاتێک کە تۆ ناچیت ئەو جارێک مافەکەی خۆت پیشەل کردووە. دوو و کە تۆ ناچی مەجال بە خەڵکانێکی تر ئەدەیت یان مەجال بە حەزب و لایەنەکانی تر ئەدەی کە بە ویست و ئارەزووی کۆمەڵانی خەڵک ڕەنگە کار نەکەن بەڵام ئەوان دەچنە پێشەوە. واتە تۆ خۆت ساحەکە چۆڵەکەی بۆ هەندێ لایەن بۆ هەندێک کەس کە بچنە پێشەوە و دەرەنجامەکەشی ڕەنگە بە دڵی کۆمەڵانی خەڵک نەبێت. بۆیە زۆر زەرورە هەموو هاوڵاتیەک بچێت تعبیر لەو ڕای خۆی بکە و دەنگ بۆ ولایە بدا کە ویست و ئارەزۆکانی ئەوان جێبەجێ دەکات. زۆر باشە. کاک ڕێبوار ئێمە چینە سەر پرسیارێکی تر کە ئەوەش باس لە پێکەوە ژیانەکەی. پێکەوە ژیان ئەساس. بەڵێ نازانم جەنابەت ئەو کاریزمایی هەتا یان چیت خۆڵقاندووە بۆ ئەوەی ئەو هەموو شەڕ و ئاشۆب و ناکۆکی و ململانەی لە نێوان نەتەوەکانی شاری کەرکووکدا لە پێشتردا هەبووە ئێستا هەموویت گۆڕیوە بۆ خۆشەویستی بۆ لێک تێگەیشتن و بۆ تەبایی. چیت کردووە تا ئەمە دروست بێت؟ طبعا ئێمە لە ماوەی 21 ساڵی ڕابردوو لە سیراع و ململانەیە کەرکووک زۆر زەرمەند بووین. کۆمەڵانی خەڵکی کەرکووک زەرمەند بووین. پێکهاتەکان هەمووی زەرمەند بووین لە نەتیجەی سیراع لە نەتیجەی ململانەی لایەنە سیاسەکان. شارەکەمان بەرەو دواوە چوو، گەنجەکانمان بەرەو دواوە چوون، خەونی گەنجەکانمان زۆربەی لەناو چوو و بەخواتەزانی تەمەن ئەڕوا ناگەڕێتەوە جارێکی دیکە. بەجددی دەمانەوێت پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە کەرکووک بێتە دی و ئەو پێکەوە ژیانە بێتە هەوێنێک بۆ پێشکەوتنی کەرکووک، بۆ ئەعماری کەرکووک، بۆ خزمەتگوزاری، بۆ هەلی کار. ئەگەر بێت و کەرکووک لە ملان و لە ململانێ و سراع بەردەوام بێت واتە کەرکووک بەرەو دواوە چێ، واتە کۆمپانیا ئەژنەبیەکان ڕوو لە شارەکە ناکەن، واتە استقراری ئەمنی استقراری مجتەماعی دروست نابێت. بۆیە لە سەرەتای دەست بەکاربوونم لە بیرمە یەکەمین ڕۆژ کە کاتێک کە خیتابێکمدا بۆ کۆمەڵانی خەڵکی کەرکووک وتم یەک ئامانجم هەیە کە دوو نییە، ئەویش بەدیهێنانی پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە نێو پێکهاتەکانی کەرکووک. یعنی
بەجددی ئەوە هەدەفی سەرەکی ئەم ئیدارەیە کە ئێمە کاری بۆ دەکەین. ئەمە لەلایەک لایەکی دیکە پێشووتریژەوە قسەیەم کردو من دوو کچ و دوو کوڕم هەیە و خەڵکی شەمووی کچ و کوڕی خۆی هەیە مناڵی خۆی هەیە هەمویان خۆشیانەوێت دڵنیام کەس نایە مناڵەکانی لە سراع و ململانەیە بژێت وەکو 21 ساڵ کە ئێمە ژیانی خۆمان لەم شارە بینیەوە بێ دەبێت ئەم مۆدیلە بگۆڕین دەبێت ئەم شێوازە بگۆڕین بەداخەوە هەموو ئەو حیزبانی لە کەرکووکن هەمووی حیزبی قەومین هەمووی تعبی خۆیان تەقدی خۆیان لەسەر ئەساسی فکری قەومی دەکەن بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئێمە لەسەر بنەمای فکرێکی نوێ کار بکەین ئێمە لەسەر بنەمای فکری اقتصاد کار بکەین کاما بێتە هۆکاری پێشکەوتنی کەرکووک کە بێتە هۆکاری استقراری ئەمنی استقراری کۆمەڵایەتی و هەروەها ئەعمار و خەدەمات و هەروەها کۆمپانیا ئەجنەبیەکان ڕوو لە شارەکەکەنەوە کۆی کە ئەمڕۆ لە دوای 1 ساڵ و 1 مانگ ئێستاکە تقریبا ئەم شتانە هاتە دی. کاگرێبوار وەک دەزانین کە پارێزگار پشکی شێری هەیە لە هەر لە پارێزگایەک وە دەسەڵاتی ڕەهای هەیە کەواتە بە پارێزگار بتوانێت ئەم تەبایی و ئەم پێکەوە ژیانە ڕاگرێت. ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی ئەم پێکەوە ژیانە بەردەوامی هەبێت؟ بە کەرکووکیەکان ڕەنگە شایەدی بدەن بە یەک وشەیەک قسەیەکمان نەکردووە کە ئازاری پێکاتەیەک بدەین یەک خەتۆیەکمان نەکردووە کە لە دژی پێکاتەیەکی عەرەبی بێ تورکمانی بێ مەسیحی بێ نەخێر هەموو خەتەواتی ئێمە هەموو هەنگاوەکانی ئێمە بۆ ئاراستێ بۆ کە بۆ کۆمەڵانی خەڵکی کەرکووک بێت فەرق و جیاوازیمان نەکرد لە پرۆژەکان من چۆنەڵێت مافی هاوڵاتی بوون مافی هەستی هاوڵاتی بوون مافی هاوڵاتیمان بۆ کۆمەڵانی خەڵک متمانە لە نێوان خەڵک و حکوومەت جارێکی دیکە لە کارمان بۆی کردبووی بگەڕێتەوە هەمانە بە قسەکردن نابێ ئەمە بەکردەوە دەبێت لە کردەوەکانمان لە کارەکانی ڕۆژانەمان لە ماوەی 1 ساڵ 1 مانگەوە دەرەکەوێت کە وەکو پارێزگار لەگەڵ منداڵێکی عەرەب لەگەڵ منداڵێکی کورد منداڵێکی تورکمان مەسیحی وەکو یەک تەعاملمان کردووە لەگەڵ بەتەمەنێک لەگەڵ گەنجێک وەکو یەک تەعاملمان کردووە وەکو ئاماژەشم پێی کرد ئەمە بە قسەکردن نییە ئەمە دەبێت بەکردەوە بێت ئەمە بێت بەرنامەی حکوومەت بێت ئەوانەی کە خەڵکی کەرکووکن ئێستا شاید حاڵیەوادن زۆر لە حیزبەکان هێرشی خراپیان کردێتە سەرم حکوومەتە وە قسەی ناخۆشیان لە دژمان کردووە بگرە اتهامشیان کردین بەڵام ئێمە بە وشەیەکیش جوابمان نەداوەتەوە یعنی بە قسەیەک جوابمان نەداونێتەوە هەستاوین بە پرۆژەیەک جوابی ئەو لایەنانەمان داوە کە اتهامیان کردوین هەستاوین بۆ ڕۆژی دوایی مەشروعێکمان بردووە بۆ ئەو گەڕەکەی کە ئەو لایەنە خۆی بێەوە دەرەکات یعنی وا بیرمان کردێتەوە بەڕاستی. کاگرێبوار دەزانین باسی لەوە باس لەوە کرد کە گەڕانەوەی متمانە لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتدا کارێکە کە زەڕورە بکرێت وەک دەزانین بە لە ڕابردوودا و لە ئێستاشدا هەندێک لایەن هەن بە ناوی هوتافی نەتەوەییەوە هەڵی دروستکردنی ئاژاوادن ئێوە چیتان کردووە بۆ ئەمە یاخود نەسیحەتتان چییە بۆ لایەنانەی کە دروستکردنی ئەمڕۆ خەڵک کەرکووک واعیە خەڵک کەرکووک ئەمڕۆ کە ئەزانێت ئەم حیزبانی کە لە کەرکووکن کە لەسەر بنەمای فکری قەومی هەموو کار دەکەن و هەندێکیان خیتابی قەومی خیتابی تایفیان هەیە و خەڵک ئەمڕۆکە بڕوای بەوە نەماوە بۆیە بە نەتیجە ئێمە وەکو حکوومەت هەوڵمان داوە نەبینە تەڕەفێک لەو مەسائلانی کە هەندێک لەو حیزبانە کردویانێتە ئاراستەیەکی ئیشکردنی خۆیان و باوەڕ ناکەم لە مێژووی هەموو کەرکووک وەکو ئێستا حکوومەتێک هەبێکەوە بەرقەرارێکی چۆنەڵێت استقرارێکی ئیداری سیاسی بەخۆیەوە بینی بێت استقرارێکی ئەمنی بەخۆیەوە بینی بێت ئەمڕۆکە پارێزگار لە نەتەوەی کوردە ڕئیسی مەجلس لە نەتەوەی عەرەبە تەبایی و برایەتیمان لە وەکو وایە کە دوو برابین وەکو دوو برا تەعامل لەگەڵ یەکتریەکەین و برایەتەکەمان بەهێزە و عیلاقاتێکی باشمان هەیە ساڵانی پێشووتر هەر لەم کەرکووکە لە نێوان مەجلس و محافەزە شەڕ و پێکهێنان و لە نێو ئەندامانی مەجلس شەڕ هەبوو تەسریحات هەبوو لە دژی یەکتری قسەی خراپیان دەکرد بەڵام ئێمە لە ئەم حکوومەتی ئێستا لە ئەنجومەن و حکوومەت بە شێوەیەکی دیکە ئێمە مۆدیلێکی ترمان هێناوەتە حکومڕانی لە کەرکووک کە ئەمە جیاوازە ئەمەیە فەرق و ئێمە لەگەڵ ئەو حکوومەتانەی پێشووتر کە هەبوو لە کەرکووک کە لەسەر ئەساسی مۆدیلێک کە لەسەر ئەساسی فکری اقتصاد کار دەکەین بۆ پێشکەوتنی شارەکەمان. کاگرێبوار بەڕێوەبردننی کەرکووک پێویستی بە سازش و هاوسەنگیەکی سیاسی ورد هەیە جەنابتان هیچ کات قوربانیتان داوە بە بەرژەوەندی حەزبیەکان لە پێناو بەرژەوەندی گشتی؟ نا ئەکید
ئێمە بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی کەرکووک لە پێشی هەموو بەرژەوەندیەکانەوەیە بە هیچ شێوەیەک. ئەگەر هیچ کاتێک فشار لەسەر جەنابچان بوو بێ بۆ ئەوەی بەرژەوەندیەکی گشتی وەلانێن و پێناو بەرژەوەندیەکی سێریکە ئەگەر لە حاڵاتێک ئەگەر داواکارێکی ئەوەش ڕوبەڕوومان بێتەوە ئەمڕۆکە ئێمە پارێزگاری ئەم شارین و ئەمە مەسئولەتێکی مێژوویە و مێژوو ڕەحم بە کەس ناکات. هەرگیز بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک ناکەمە قوربانی بۆ بەرژەوەندی حزبێک لایەنێک گروپێک ئەبەدەن ئەو حزبە هەر حزبێک بێت. زۆر باشە. ئەگەر بتوانی جەنابەت پێکەوە بچینە ناو ئەو ئامادە بووان کە نەری هەموو پێکهاتەکانی شارەکەن و پرسیار لەوان بکەین کامتان پرسیارتان هەیە بۆ جەنابی پارێزگار لەسەر پێکەوە ژیان. ئێمە ئێستا لەسەر تەوەری یەکەم قساکەین کە پێکەوە ژیانە. هەر کەسێکتان ئەگەر پرسیارێکتان هەیە ئەتوان دەست بەرزکەنەوە و بفەرمون پرسیارەکەتان بکەن. منو عند السؤال خلي يسألني اسألوا لي بقلبكم وأنا راح أجاوب لي بقلبي. كاكا ئەگەر بتوانی ئەستینە سەر پێ و بۆی بتوانین زیاتر لێیان نزیک بی. فەرموو. سڵاو کاتتان باش. سڵاو. پێناسەی تەعایش سلمی پێکەوە ژیان لای جەنابی پارێزگار چییە؟ ئەگەر پێناسەیەکیمان بۆ بکە. بەڵێ سپاس. فەرموو. ئێستاوا گەرچاوم بنوقێنم و بچمەنەوە ئەوەی کە پێکەوە ژیان ببینم ئەگەڕێمەوە بۆ ساڵانی کۆن لە کەرکووک لە بینی دراوسەکان کورد و عەرەب و تورکمان و مەسیحی. من خۆم لە منتیقەیەکەوە هاتووم، منتیقەکەم هەم تورکمانی تیا بووە هەم عەرەبشی تیا بووە، برایەتیەکی جوان هەبووە و عێلاقێکی خۆش لە نێوان کچان و ژنان هەبووە. ئەمە دیوێکێتی کە ئەمڕۆکە لە کەرکووک ئەلحەمدوللا وەمان هەیە. دیوەکەی تری عەدالەت لەلایەن حکوومەتەوە بۆ سەرجەم پێکهاتەکان. ئەمڕۆکە ڕئیسی وەحدەی ئیداری ئەم شارە پارێزگارە و پارێزگار تەوقیعەکانی تەوقیعی سوڵتەی تەنفیزی هەیە، واتە دەسەڵاتی تەنفیزیم هەیە هەر ئیمزایە بکەم لەسەر هەر بابەتێک لە خزمەت گوزاریەکان، لە تەعینات، لە دابەشکردنی دەسەڵات و مەناسبەکان لە نێودام و دەستگاکانی دەوڵەت. ئەبێت پارێزگار عادل بێت لەم بابەتە، عادل بێت بە حکمی ئەوەی کەرکووک هەموو پێکهاتەکانی تایە، 4 پێکهاتی تێدایە و ئاینی جیاوازی تێدایە. دەبێت پارێزگار بەو ئاراستە کار بکات کە فەرق و جیاوازی نەکات لە نێو پێکهاتەیەک. هەندێک جار من ئەبیستم لە برادێکی تورکمان یان لە برادێکی کورد یان عەرەب کە شتەکان باڵانسەکەوانیە. باڵانسەکەمە بۆ مەناسب عیبی نییە لە کەرکووک، هەندێک فەرق و جیاوازی هەیە لە هەندێک شوێن، بەس ئێمە خۆمان لەم ماوەی ئەم ساڵەدا دەستمان بۆی نەبرد، دەستم بۆی نەبردووە لەبەرەوەی نامەوێ جارێ حکوومەتەکە بە کێشە و گرفت دەست پێ بکە. بەڵام پێویستە باڵانسێکە بێ، باڵانسەکەش زۆر هین نییە، زۆر تەبیعیە. ئەمڕۆکە من پارێزگارم برایەکی تورکمان پۆستێکی گرنگی بدەینە یان برایەکی عەرەب پۆستێکی گرنگ نیەتەکەیە. جاری وا هەیە تۆ ڕەنگە لە پێکاتەکەی خۆتی دابنیت ڕەنگە وەکو پێویست کارەکان جێبەجێ نەکات. ئەبێ واز لەو عەقلەتە بێنین، ئەبێ ئێمە لەسەر بنەمای توانا و فکر و لێهاتووی کەسەکە بەو شوێنە لەگەڵ ئەوەشە مراعاتی پێکاتەکان بکەین، هەمووی وەکو خۆی بتوانین باڵانسێک ڕابگرین. بە نەتیجە ئەو پێناسەی کە تۆ لە منێ پرسی پێناسەی پێکەوە ژیان چییە؟ یەک کەلیمەیەکە، عەدالەت. عەدالەت بۆ هەمووان وەکو یەک. زۆر باشە، دەستت خۆش بێت. ئەگەر برا عەرەب و تورکمانەکان ئەگەر لە پرسیارەکەمان تێنەگەیشت بوون، هەر کەسێک أي واحد منكم إذا عنده سؤال للسيد المحافظ على التعايش في مدينة كركوك يسأل. تفضل. پێم باش بوو لە پێشەکی قسەکاندا بێژەرەکە بە زمانی عەرەبیش قسەی بکردایە بۆ ئەوەی ئێمەش تێ بگەین، چونکە من عەرەبم و هیچ تێ نەگەیشتم. چۆن دەتوانرێت بەشداری بە گەنجان بکرێت لە دروستکردنی بڕیاردا لە جیاتی ئەوەی تەنها گوێیان لێ بگیرێت؟ ئێوە دەزانن چی دەکەن ئێستا؟ من بیرۆکەیەکم هەیە، زۆری نەتان لە پێگاتی تورکمان و عەرەبن، بۆیە ئێستا دەرفەتیەوەتان هەیە بە زمانی عەرەبی پرسیار بکەن، بۆ ئەوەی منیش بە زمانی عەرەبی وەڵامتان بدەمەوە. پرسیاری دووەم، ئەگەر بمانەوێت لە ماوەی 10 ساڵی داهاتوودا پارێزگای کەرکووک وێنا بکەین، ئێوە چۆن وێنای دەکەن؟ لەلایەن کێوە ئاوەدان دەکرێتەوە؟ طبعا مشاركة الشباب
في صنع القرار بێگومان بەشداری پێکردنی گەنجانە دروستکردنی بڕیار هەمیشە من گوێم لەم قسەیە دەبێت لە سیاسیەکان و بەرپرسانی دەوڵەتەوە. من بۆ چوونم تۆزێک جیاوازە لەو بارەیەوە. گەنجی کچ و کوڕ دەبێت خۆی ڕۆڵی هەبێت، وەک مرۆڤێک دەبێت ڕۆڵی هەبێت و مەرج نییە لە پۆستێکی باڵا دەبێت بۆ دروستکردنی بڕیاری سیاسی یاخود سەرچاوی حکومدان لەم شارە یان لە هەر شارێکی دیکە عێراقدا. بەڵام تۆ گەنجێک چ توانایەکت هەیە؟ دەتوانیت چی بکەیت؟ مەرج نییە توانەکانت بۆ کۆمەڵگە بێت و لەوانەیە وشتانە سوودی بۆ خۆتە بێت. نمونەیەکە دەدەمێ. من پێش کەوتنی دەسەڵاتی بەعاز دەمخوێند. هەندێک لە هاوڕێکان پێیان دەگوتم واز لە خوێندن بێنە، چونکە دوای تەواوکردنی زانکۆ کارت دەست ناکەوێت و دەبێت بە دوای کارێک بکەویت و قسەی لەو جۆرەیان دەکرد. بەڵام من هەمیشە وەڵام دەدانەوە کە مەرج نییە حکوومەتێک بێت و دابمەزرێنێت. من خۆم دەمەوێت فێری زانست بم و ببم بە خاوەنی زانیاری و خودی خۆم بنیاد بنێم. من باسی و سەردەمە دەکەم. سەردەمی خوێندنم لە کۆتایی ساڵی 90ەکاندا چوومە پەیمانگە و خوێندنم تەواو کرد. هەرچەندە کرەی هاتو چۆکردنم نەبوو. لە سەرەتادا من خوێندکاری کۆلەجی کارگیێ ڕێوابووری زانکۆی مووسڵ بووم. نەمتوانی تەواوی بکەم بەهۆی هۆکاری دارایی نەک بەهۆی هۆکاری سیاسی. دۆخی یابووری خێزانەکەم زۆر سەخت بوو، بۆیە نەمتوانی خوێندن لە مووسڵ تەواو بکەم کاوە خەونی من بوو. بەڵام دواتر تەنازولم کرد بۆ پەیمانگای کەرکووک. توانیم پەیمانگا تەواو بکەم سەرباری ئەوەی کە لە یەک کادا دەم خوێند و کاریشم دەکرد. لە چێشخانەیە کارم دەکرد و دەم خوێند و بەم شێوەیە خوێندنم تەواو کرد. زۆر جار کە پەنجەرەی نووسینگەکەم دەکەمەوە لە دیوانی پارێزگا بیریەوەم دەکەوێتەوە خۆم دەبینمەوە کە لە پەیمانگا بە پێ دەگەڕامەوە بۆ ماڵەوە لە گەڕەکی ئازادی. گەڕەکی ئازادی زۆر دوور بوو، بەڵام سوپاس بۆ خوا خوێندنمان تەواو کرد. مەبەستم لەم قسەیە ئەوەیە تۆ وەک گەنجێک تۆ دەتوانیت چ شتێک پێشکەش بکەیت بۆ ئەوەی خۆت بسەلمێنیت و لە کۆتاییدا دەرفەتێک دێتە پێشت. دادپەروەرێکی خودایی هەیە و دەرفەتێکت بۆ دەرەخسێنێت، بەڵام تۆ هەوڵ بدە. ئێمە ئەوە لە ئاین و قورئانی پیرۆزەوە فێر بووین، دەبێت هەوڵ بدەین و تێبکۆشین. دەرفەتێک هەردێتە پێشەوە. بەڵام من وەک خۆم ڕێگەی جیاوازم هەیە بۆ گەنجان و لەم ساڵدا زۆر بەجددی کارم کرد کە گەنجان ڕۆڵیان هەبێت و چاوپێکەوتنم لەگەڵ بەشێک لە گەنجان هەبووە و بۆ چوونیەوانم وەرگرتووە. زۆر کارم لەسەرەوە کرد کە کۆمپانیا بیانیەکان ڕابکێشم بۆ کەرکووک و سوپاس بۆ خوددا سەرکەوتوو بووین لەو کارە. ئەمڕۆ کۆمپانیای بیانی لە کەرکووک هەن و دەرفەتی کارکردن بۆ گەنجان دەڕەخسێنرێت بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان. بەشی دومی پرسیارەکە چی بوو؟ تحدث بها. أما الشق الثاني من سؤالك شنو كانت؟ ئەگەر بمانەوێت لە ماوەی 10 ساڵی داهاتوودا پارێزگای کەرکووک وێنا بکەین، ئێوە چۆن وێنای دەکەن؟ لەلایەن کێوە ئاوادان دەکرێتەوە؟ من پێشبینی دەکەم لە ماوەی 4 بۆ 5 ساڵی داهاتوودا کەرکووک دەبێتە شارێکی زۆر جوان، نەک لە ماوەی 10 ساڵی داهاتوودا. ئەو پلانی کە ئێمە ئامادەمان کردووە وەک سوپرایزێک دەبێت بۆ خەڵکی کەرکووک. تەنیا پێویستیمان بە کاتی زیاتر و هەوڵی زیاترە. بێگومانەوەش بە دەستە جەمعی و بە هاوکاری کورد و تورکمان و عەرەب و مەسیحی بەدیدێت بە پشتیوانی هەموو پێگاتەکان. ئەم شارە بنیاد دەنرێت. کەرکووک بنیاد نانرێت ئەگەر هەموو پێگاتەکان بەشدار نەبن. بە هەموو دەستەکانەوە. هذا هو نفسي شخصيا. من بەو نەفەسە و بەو ڕۆحیەتە کار دەکەم و دەرگای ئێمە بۆ هەموو کەسێک کراوەیە. دەستخۆش. یەک پرسیارێکی تر وەرەگرین لەبەرەوەی کاتەکەمان کەمە. ئەو خاتونە با خاتونێک پێم وا بێت مایکەکەش ئەلێ با ئەو خاتونە قسە بکات. مساء الخير للجميع. مساء الخير. كونك ناشطة مدنية. ئێواری هەموو لایەک باش. من وەک چالاکوانێکی مەدەنی و چارەخوازی دەرونی دەمەوێت باسی لایەنێکی تایبەت بە تەندروستی دەرونی بکەم بەگوێرە و راپۆرتانی کە کۆمیسیۆنی مافی مرۆڤ خستوانەتە ڕوو حاڵەتەکانی خۆکوشتن لەناو پارێزگای کەرکووکدا زیادیان کردووە. پرسیارەکەم ئەوەیە ئایا هیچ پرۆژێکتان هەیە بۆ داهاتوو لە کەرتی تایبەتدا کە گرنگی بە تەندروستی دەرونی بدرێت، پرۆژە و خزمەتگوزاری نەخۆشخانەکانی شارەکە پێشکەش بکرێن و کارمەندی تایبەتیش لەو بوارەوە تەرخان بکرێن؟ ئەگەر بکرێت ئەم پرسیارە دواتر وەڵام بدرێتەوە کە تایبەتە بە خزمەتگوزاریەکان و ئێستا باسی پێکەوە ژیان دەکەین. بۆچی پرسیارەکان جۆرا و جۆر نەبن؟ ئێستا ئێمە باسی پرسی پێکەوە ژیان دەکەین. پێم باشە پرسیارەکان لە ئێستادا لەو چوارچێوەیەدا بن. دەکرێت تۆ پرسیارێکت بۆ دواتر هەڵبگریت؟ ڕاحەت جاوابش ئینشاءالله. بەخێراتنی جەنابی پارێزگا ئەکەین. بەڕاستی لە کارەکانیان سەلماندوێتی
برایەتی و پێکەوە ژیان لە شاری کەرکووکە بۆی برادرانی هەوزمانمان تێبگەندەوە تەعایش سلمی لای جەناب تۆ دەستی پێکرد لەم شارەیە ئەوە ئەیسەلمێنێ من شایەدی ئەوە دەم و هەموو کەرکووچەکان شایەدی ئەوە دەن لە پرۆژەکان تایەکە ئەوە سەلماندووی یەک لەوانە نەخۆشخانەیەکت لە حەویجە کردوێتەوە کە تازە دروست دەکرێت ئەوە گەورەترین نەخۆشخانەیە بەڕاستی یەک لەوانەی تر من لە شارێک یعنی شوێنەکانی ترەوە دەست پێکەم غەیرە کورد لە تازە خورماتوو کە جسرێکە دروست کردووە لە گەراجی بەغداد مجەسەرێک دروست دەکەین دواتر دێینە سەر فلکی ئێخوان یعنی تۆ هەموو گەڕێکەکان و هەموو شوێنەکان بە کورد و عەرەب و تورکمانەوە خزمەتیت کردووە ئێمەی کەرکووکی شایەتی بۆ وادەین و جێگەی دەستخۆشیە بەڵام ئێمە بەداخەوە لەگەڵ ڕێزمایە ئێمە ئەمانەوەی ئیشەکان بەپەلە بکرێت ئێمە حەزەکەم هەموو کەرکووچیەک بە هەموو نەتەوەکانەوە کاتێکی زیاتر بە جەنابی پارێزگار بدەین بۆی ئەو بیرۆکەی ئەو شتە جوانانەی کە ئەو دەست پێی کردووە لە ماوەی ئەم ساڵەیە پەرەی پێ بدرێت ئەویش بەوەیە کە ئێمە بتوانین پشتگیری بکەین بە هەموو شێوەیەک لەم کاتێشدا پشتگیری ئێمە دیارە بە چی شێوەیەک پشتگیری جەنابی پارێزگار بکەین دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس دەست خۆش طبعا هو تطرق لموضوع مهم العدالة ئەم بەڕێزە باسی لە پرسێکی گرنگ کرد دادپەروەری لە دابەشکردنی پرۆژەکان ئەو پرۆژانی خزمەت گوزاری کە تایبەتن بە پێکەوە ژیان کاتێک کە هاوڵاتی کوردیان عەرەبیان تورکمان یان مەسیحی هەست بۆ بکات کە ناوچەکەی پەراوێز ناخرێت یاخود لەلایەن ئیداری پارێزگاکە جیاکاری لەگەڵیان ناکرێت لەو کاتە هاوڵاتیەکە لە ناخی خۆیدا هەست بەوە دەکات کە پشتیوانی پرسی پێکەوە ژیانیت چونکە ئیداری پارێزگاکە خۆی دەیەوێتەوە بەدی بێت لە ئیدارەی پێشووی پارێزگای کەرکووکدا 42 پرۆژەی قوتابخانە هەبوون کە چینیەکان سەرپەرشتی دەکەن و ئەو پرۆژانە بە سەرپەرشتی سەرۆگۆزیرانی عێراق لە هەموو پارێزگاکان جێبەجێ دەکرێن بەڵام چێ زەویەکان دەستنیشان دەکات ئەوەی داری پارێزگاکە و کارە دەکات بە بۆچوونیەوە لە کۆی ئەو 42 قوتابخانانە چەندی لە گەڕەکە کوردیەکانە لەو 42 پرۆژەی قوتابخانانە تەنیا 2 قوتابخانە بۆ گەڕەکە کوردەکانە لەو 42 پرۆژەیە کە بە جۆرە ڕێککەوتنی جێبەجێکردنی پرۆژە بەرامبەر بەنەوت تەنیا 2 قوتابخانە بۆ پێکاتی کورد بۆیە من تووشی سەرسوڕمان بووم کە بوومە پارێزگار تۆ لە هەر شتێکدا جیاوازی بکەیت بەڵام کاتێک جیاوازی لە نێوان منداڵاندا دەکەیت ئەمە گەورەترین تاوانە بۆیە دڵنیاتان دەکەمەوە لە سەردەمی دەسەڵاتی مندا هیچ جیاوازیەک لە ناو هیچ ناوچەیەک و پێگاتێک ناکەم چونکە من پێشتر گوتومە و بەرپرسیارم لە قسەکانم ئەگەر ئێمە بمانوێت بە ئارامی بژینەوە و شارە ئاوادان بکەینەوە دەبێت پێکەوە ژیان لە نێوانماندا هەبێت ئەوەش تەنیا بە قسە بەدی نایەت پێکەوە ژیان کردارە و هەڵوێز وەرگرتنە نابێت جیاکاری بکرێت پێکەوە ژیان ئەوەیە کاتێک دەیت و تەوقەم لەگەڵدا دەکەیت دەبێت لە ناخی دڵەوە بێت من لەوە دڵنیام کە پێکەوە ژیان لە نێوان پێگاتەکانی کەرکووک لە جاران باشتر دەبێت ئەگەر ئێمە لەسەرم بەرنامە و سیاسەتە بەردەوام بین تعايش بين مكوناتها أكثر من ما الآن موجود إذا استمرينا بهذا النهج وهذه السياسة. دەستخۆش ئەگەڕێینەوە دواتر پرسیاری تر لە جەنابی محافظ بکەن. راح نرجع يمكم أنا ترجمة. ئەڕۆینەوە ئێمە درێژە بە گفتوگۆکانمانە دەین. نسواس. کاگرێ بوار شوێک بدە. اینجا پرسیاری خوی او شوانه زور خوش بو اگر هل يبي طواوي كين زور باش مو صحيح والله هذا المكان كان احلى من هذا پرسیارە تایبەتەکەت لێکەین دوای شدا ئەبچینەوە سەر ژیانی تایبەتیت لەگەڵ ئەم هەموو ئیش و کار و دەرەوە و مەشغەڵەتە کە ئەچیتەوە ماڵ چۆن دەتوانیم هاوسەنگیە ڕاگرین کاتێک ماڵەوە ئیشێکیان هەیە یان ئەیانەوێ لەگەڵیان بیت بۆ ماوەیەکی دوور و درێژ تو كاتب نية لقليان بيه طبعا حقيقة أوان محروم لمن بتايبتي من الله كان محروم لمن أو يعني كتمنيان بتشكترا بلام كركوكا وكركوك بيوستي بيتي يعني بجدي بيوستك شنكو من ماوي صالك ويك مانك لا كاجمير هشتوني ونوي بياني وكاركم تا كاجمير دي شو همون رجا كان مكارم بو تنها روجي جمعة تاكو كاجمير 2 يورو لمالو بما لدواي ديو شو متى اوفيسكي خم طبعا هي سالتني عن التعامل بێژەرەکە پرسیاریەوەی لێکردم چۆن دەتوانیت کارەکانت بکەیت و لە هەمان کاتدا گرنگی بە خێزانەکەت بدەیت
لە ماوەی ساڵێک و 2 مانگی ڕابردوودا هەموو ڕۆژ دوای کاتژمێر 8:30 بۆ 9 لە ماڵەوە دەچمە دەرەوە و تا کاتژمێر 10 شەو کار دەکەم. هەموو ڕۆژ بەو شێوەیە جگە لە ڕۆژانی هەینی تا کاتژمێر 2 نیوەڕۆ لە ماڵەوەم لەگەڵ خێزانەکەم، دواتر دەچمەوە فیسەکەم لە ناوچەی دەواازە و چاوم بە خەڵک و کەسانە دەکەوێت کە ئیشان پێمە. بێگومان خێزانەکەم بێبەشن لە من و من لەیان دوورم، بە تایبەتی منداڵەکەم کە لە هەمویان بچووکترە. ئەوانەی دیکە سوپاس بۆ خوا گەورە بوون و دەتوانم بیان بینم چونکە زوو ناخەون، بەڵێ ئەوان لە من بێبەشن. بەڵام من دڵم خۆشە چونکە من کارێک دەکەم کە لە داهاتوودا خزمەت بە ئەوانیش دەگەێنم. دەمەوێت ڕاشکاوەنەوە بڵێم نامانەوێت منداڵەکانمان وەگە ئێمە لە ماوەی 21 ساڵی ڕابردوودا بژین. ناکۆکی و وێرانکاری، کورد بە ناوی کورد قسە بکات و تورکمان بە ناوی تورکمان و عەرەبیش بەو شێوەیە. هەموو پێگاتەیەک لەسەر سەرم و من ڕێزم بۆ هەموو پێگاتەیەک هەیە. بەڵام من دڵنیامەوە حیزبەنەتەوە یانەی لە کەرکووک هەن کار بۆ پێکاتێکی دیاریکراو ناکەن، بەڵام تەنیا بۆ بەرژەوەندی ئەجێندای حیزبەکەیان کار دەکەن و بەهۆیەوە تەنیا خەڵکی شارەکە باجەکە دەدات. من بەش بە حاڵی خۆم نامەوێت منداڵ و نەوەکانمان وەکو ئێمە لە ماوەی 21 ساڵی ڕابردوودا بژین. بەڕاستی من زۆر لەو دەترسم. من دەترسم ئەوانی ژوەکەیمە بژین. من دڵنیام کە هەر دایک و باوچێک لە کەرکووک کە لە داهاتووی منداڵەکەی و خوشک و براکەی دەترسێت، بۆیە دەبێت دەستمان بخێنە ناو دەستی یەکتر بۆ ئەوەی ئەوان لە داهاتوودا باشتر بژین و ژیانیان جیاوازتر بێت وەگەوەی ئێمە تێدا ژیاین. فإذ نبيد بعض من أجل أن يكون مستقبلهم مختلف عن ما نحن عشنا خلال 21 سنة. بهیوای ئەوەی تەمەند درێژ بیت و خوا بچێڵێ بۆ خێزانەکەت و بۆ خەڵکی شاری کەرکووکیش لەبەرەوەی خۆشەویستی هەمووان. اینجا با بڕۆین لەسەر پرۆژەکان. باسی پرۆژەکانکەین لەبەرەوەی ئەوانیش پێم وا بێت لەسەر پرۆژەکان زۆرترین پرسیاریان هەبوو. سەرەتا باسی کێومان بۆ بکە لەم ماوە کەمەی دەست بەکاربوونت ئەم هەموو پرۆژەیە چۆن فریاکەوتی لە شاری کەرکووک؟ سەحرمان کرد. ئەم سەحرە چی بوو؟ والله سەحرمان ئەکرێت هێنی سەحرەکەمان هەندێک جار خۆشم بڕوان ناکرد. ڕاستە خۆم دانشم لەگەڵ دوور بووم هاتمەوە کەرکووکم بینیش هۆسێریمە چۆن کراوەم هەمووە. طبعا هەندێک جار کە خۆم دانشم بە تەنها خۆم بڕوان ناکەم، بەس نیەت ئەمە ئێرە ساف بوو، هەموو شتێک خوا بۆتی سەهلەکەت. طبعا بخصوص المشاريع مرات أنا أقعد ويا نفسي. لەبارەی پرۆژەکان هەندێک جار لەگەڵ خۆمدا دەنیشم و بڕوا بە خۆم ناکەم کە لەو ماوە کورتەدا چۆن ئەو هەموو کارەمان کردووە. خۆم بڕوا بە خۆم ناکەم، بەڵام هەر کاتێک نیەتت پاک بوو، دڵت پاک بوو، بتەوێت خزمەتی گەلەکەت بکەیت، ئەوە خوای گەورە ڕێگەت بۆ خۆش دەکات و ئەوە ڕوویدا. دەمەوێتەوەتان بیر بخەمەوە ئێمە لە ماوەی ساڵێک و مانگێکدا کارمان کردووە و ئیدارەی پێشوو لە ماوەی 7 ساڵ کاری کرد. من تەنیا یەک سەرچاوی داراییم لە بەردەستدا بوو بۆ جێبەجێکردنی پرۆژەکان، ئەویش پترۆدۆلار بوو. ئەویش بۆ تەنیا 3 مانگ بۆمان خەرج کرا. ئیدارەی پێشوو لە ماوەی 7 ساڵدا 5 سەرچاوی دارایی هەبوو بۆ پرۆژەکان: پترۆدۆلار، گەشەپێدانی هەرێمەکان، ئاسایشی خۆراک، هەژاری و ناوچە ئازادکراوەکان. 5 سەرچاوە. کاتێک تۆ لە ساڵێکدا ئەم 5 سەرچاوەیە کۆ دەکەیتەوە دەگاتە 950 ملیار دینار بۆ هەر ساڵێک. بەڵام من لە ساڵێک و چەند مانگێکدا و ئەگەر هەر کەسێک بێت بەراوردی بکات ناگاتە لە 100 لە بودجەی هەر ساڵێکی ئیدارەی پێشوو. ئێمە چیمان پێشکەش کرد و ئەوان چیان پێشکەش کردن؟ ئەمە جیاوازیەکەیە و دەبێت خەڵک بڕیاری لەسەر بدات. هذا الفرق الشعب خليه يقرر مو انا اللي اقرر. من قرار لو نادم يعني من باسم لو كنت من يك صال يك مانك وجنابي حكمتك كيف يشتر حول صال من 3 مانك بو جمهبو جنابيان حول صال بو جيهبو كبينج مصدر بو بترودولار تنمية اقاليم امني غذائي فقر ومناطقي محررة 5 مصدر مالي هبو بمشاريع كوي كيتوا سالانا نزكي 950 مليار دينارك امي منش كو كروا 3 مانك يك صال اكاتا حوتي يك صالي حكمتك كيف يشتر لسطا حوتي اما شي ما تقديم كر اوان شي ان تقديم كر او بكم الله خلق بجيل خلق امرك واحد بيشتر بردوام با هوكاري نبوني بوجوا بروجي خدمت گزاري لشاركه نكراو فراموش كراوا بودجي استا لەگەڵ بودجەی پێشووترا زۆرترا یان چی وای کردووە؟ زۆر کەمترەوە بۆتم باس کرد. بەڵێ بەڵێ خۆی سەبەبەکە چییە؟ سەبەبەکە چییە بۆچی پرۆژەکانی ئێمە دیارە بۆچی ئەو پرۆژانەی تر نەزاهە؟
عدالة راست باري كركوك بهدر الرشد يعني فلوس كركوك كان تهدر پارەی کەرکووک بە هەدەر دەدرا من دڵنیام لەوە چونکە من دەزانم و ئێوەژەوە دەزانن کە کەسانێک هەبوون پێشتر هیچیان نەبوو بەڵام ئێستا خاوەنی ملیارەها دینارن لەکوێیان بوو ئەو هەموو پارانە من دەمەوێت بزانم لەکوێیان بوو ئێمە خەڵکی کەرکووک هەموومان یەکدی دەناسین من کوڕی کێمەوە و کوڕی کێیە ئەو چی هەبووە و من چیم هەبووە ئێستاوان ملیاردێرن و خاوەن کۆشکن ئەمە ڕوونە پارەی کەرکووک بۆ کوێ چووە من ناهێڵمەوە ڕوو بداتەوە بگرە هەندێک لە پرۆژەکان پرۆژەی میکیاژ کراو بوون مەبەستم لە میکیاژی خانمان نییە مەبەستمەوەیە کە ئەوان تەنیا بۆیاغێکی ئاساییان دەکرد بۆ پرۆژەکان و دەبوایە دوای ساڵێکی دیکە جارێکی دیکە بۆیاغەکە بکرێتەوە و پرۆژەکان نۆژەن بکرێنەوە نمونەیەکتان بدەمێ کاتێک بوومە پارێزگار پێیان گوتم با چوارڕیانی ئیخوان نۆژەن بکەینەوە من لە منداڵیەوە گوێم لەم قسەیە بووە نۆژەنکردنەوەی چوارڕیانی ئیخوان ئەرێمە نەبڕایەوە من پێم گوتن باشە بۆچی نەیکەین بە پرد و تونێل گوتیان نابێت چونکە هێڵیا و کارەبا و هێڵی ئاوەڕۆی تێدایە بەڵام من گوتم ئەگەر نەهەنگیشی تێدا بێت دەبێت هەر بکرێت بە پرد و تونێل ئێوە دەزانن نەهەنگ چییە؟ ئێستا لە 1985 لە کارەکانی پرۆژەی تونێلی ڕەحیماوە تەواو بووە و بەئیزنی خوا لە سەرەتای ساڵی داهاتوو پرۆژەکە دەکەینەوە کە جوانێکی زۆری بە شارەکە داوە و قەرەباڵخیات و چۆن نایەڵێت خەڵکی شارەکەش زۆر دڵخۆشن کە پرۆژەی لەو شێوەیە لەو ناوچەیە جێبەجێ دەکرێت. وأنطة جمالية للمنطقة فك اختناقات المرورية حصلت راح يحلها والعالم والناس كلها فرحان انه اكو هيك مشروع بهاي المنطقة. دەست خۆش کاگرەبە هەندێ پرسیار هەیە لەبارەی پرۆژەکانەوە ئەگەر بکرێت بە کورتی وەڵاممان بدەیتەوە لەبارەی نەوتەوە چیتان کردووە؟ نەوت طبعا هەندێک لەو حیزبانە و هەندێک لەو شارانەی لە دەرەوەی کەرکووک دەیانەوێ هەمیشە خۆیان ئیدارەی خێر و خێراتی کەرکووک بەدەستیانەوە بێت یەکێک لەوانە مەسەلەی نەوت و غاز. بەڵێ شەریکەی بیپی لە 2015 لە کەرکووک دەریان کردن 2015 تم طرد البيبي من كركوك. لە ساڵی 2015دا کۆمپانیای بیپی لە کەرکووک دەرکرا لە ساڵی 2017دا ئیدارەی پێشوو جارێکی دیکە ڕێگەی نەدا کۆمپانیای بیپی بێتەوە کەرکووک. هۆکارەکە چی بوو؟ بێگومان هەموو کەسێک دەزانن هۆکارەکان چی بوون. ئەجێندای دەرەکی و ناوخۆ و بەرژەوەندی و بەرژەوەندی ئەم شتانە کۆمپانیەکان دەهاتن و نەوتی کەرکووکیان دەبردە دەرەوەی شارەکە و وەبەرهێنانیان پێوە دەکرد بەڵام ئێمەمان گۆڕی ئێمە لەگەڵ نوێنەرانی کۆمپانیای بیپی دانیشتن و پێمان گوتن وەرن بۆ کەرکووک و ئێمە پشتیوانیتان دەکەین ئێمە ئامادەین بینای پارێزگای کەرکووک بدەین بە ئێوە بۆەوەی کاری تێدا بکەین و ئێمە ئامادەین بچینە ناو خێوەت تەنیا لە پێناوی ئەوەی ئێوە دەست بە کاری خۆتان بکەن. کاتێک کۆمپانیای بیپی ئەمنیەتە ئیداری کەرکووکی بینی لەگەڵ وەزارەتی نەوت دەست بە ئامادەکارەکان کران و گرێبەست کرا و ئێستا بیپی لە کەرکووکە. کاتێک بیپی لە شاری کەرکووک دەبێت بۆ مانایە دێت کە بە پێی گرێبەست بۆ ماوەی 25 ساڵ لێرە بەردەوام دەبێت و کاری وەبەرهێنان لە کێڵگەنەوتیەکانی پارێزگاکەدا دەکات و پەرە بە کێڵگەنەوتی و گازیەکان دەدات و بڕی 26 ملیار دۆلار خەرج دەکات. وێزگەیەکی کارەبایی 400 مێگاوەتی دروست دەکەن پاڵاوگە و کارگەیەکی پترۆکیمایی دروست دەکەن و هەموو ساڵێکیش بڕی 10 ملیۆن دۆلار دەدەن بە حکوومەتی لۆکاڵی کەرکووک بۆی پرۆژەی خزمەتگوزاری لە پارێزگاکە بۆ هاوڵاتیان جێبەجێ بکات. ئایا ئێمە زەرەرمان کرد لەم کارەیان قازانجمان کرد؟ کاتێک کە ڕێژەی بەرهەمێنانی نەوت و گاز زیاد دەبێت ئەوە بەو مانایە دێت کە ڕێژەی داهاتی پترۆ دۆلاریش زیاد دەبێت و پرۆژەکانیش زیاد دەبن. ئێمە ئاوا کارمان کردووە لە بابەتی نەوت و گازدا ئێمە دەمانەوێت هاوشێوەی بەسڕە لە کەرکووکیش بە هەمان شێوە وەبەرهێنان بکرێت. حکوومەت چۆن هەڵس و کەوت لەگەڵ بەسڕە و میسان دەکات ئێمە دەمانەوێت بە هەمان شێوە هەڵس و کەوت لەگەڵ کەرکووکیش بکات. ئێمە داوا لە حکوومەتی فدراڵی دەکەین هاوشێوەی بەسڕە و میسان هەڵس و کەوت لەگەڵ کەرکووک بکات نەوت و گازی کەرکووک لە ناو کەرکووکداوە بەرهێنانی پێوە بکرێت بۆ ئەوەی گەنجانی ئێمە سوودی لێ ببینن. لەو ڕێگەیەوە دەرفەتی کار بۆ هەزاران گەنجی ئێمە دەڕەخسێنرێت بۆ ئێمە سیاسەتی ئێمە دەبێت هەروەها گرێبەستمان ئەنجام داوە بۆ دروستکردنی پاڵاوگەیەکی نەوتی کە ڕۆژانە 70,000 بەرمیل نەوت دەپاڵەوێت. ئەوەش کۆمپانیایکی عێراقی ئەنجامی دەدات و دەستیان بەکار کردووە و بە پێ و خشتە زەمنەی کە دانراوە کارەکانیان تەواو دەکەن و لەو ڕێگەیەشەوە دەرفەتی کار بۆ 2500 گەنجی کوڕ و کچ دابین دەکرێت. إن شاء الله حسب الجدول الزمني
يكملون مشروعهم، وبالتالي راح يكون هنالك أيضا في تلك المشروع فرص عمل ل 2500 شاب وشابة. زور باشا دستان خوش بيت. بعد كرديش بيلمو بۆ هیوایەن دڵنیام خەڵکی شاری کەرکووک هەموو زمانەکان تێگەن بۆیە هیوادارم هەمووتان تێگەیشت بێتن لە کاگڕێ بوار بۆی دەرفەتمان هەبێ پرسیاری زیاتر بکەین و کاتمان کەم لە بەردەماوە ببورن. کاگڕێ بوار پرسیارێکی ترمان هەیە کە بوارێکی تری گرنگی شارەکە بواری خوێندنە. لە بواری خوێندندا چیتان کردو لە ماوەی ئەم 1 ساڵ و 1 مانگەیە؟ خوێندن من زیاتر بە خوێندنی مناڵان زۆر حەزەکەم خزمەت بکەم. توانیمان لە ماوەی 1 ساڵ ئێمە بەردی بناغەی نیزکەی 14 خوێندنگا دابنین، 14 مەدرسە دروستکەین. بۆ یەکەمین جار لە مێژووی کەرکووک لە پارەی پترۆدۆلار توانیمان سیستمی خوێندنی نێودەوڵەتی بێنینە کەرکووک کە ئەمڕۆکە 15 قوتابخانە ئەمڕۆکە مستەفیدە لەو پرۆژە تازەیە، نزیکەی 2450 تەلەبە بە سیستمی نێودەوڵەتی دەخێنن و کولی تەلەبەیەک ئێمە ساڵانە 3000 دۆلاریان لێ سەرفەکەین بەبێ ئەوەی 1 دینارێک لە 1 باوکو دایکێک 1 خێزانێک وەربژیرێتەوە. واتە ئەو منداڵە سیستمی نێودەوڵەتی دەخێنێ بەیانیان کە 8 مادەیە، پاشان سیستمی حکوومیەکە شەخێنێت ئەجاگەرەمە دیراسی کوردی بێیان عەرەبی بێیان تورکمانی بێت بەبێ ئەوەی 1 سنتێک 1 دۆلارێک لە خێزانەکان وەربژیرێت. ساڵی پار ئەم پرۆژێمان دەست پێ کرد، ئەم ساڵیش هەر بەردەوامین، ئەم ساڵ ژمارەی زیادی کرد، ساڵی پار 1950 تەلەبە ئیستفادەیان کرد، ئەم ساڵ بووەتە 2450 تقریبا تەلەبە ئیستفادە لەم پرۆژەیەکەن. ئەمە بە نسبەتی خوێندن جگە لە دروستکردنی بینای مەدرسە کامەش ئاماژەم پێی کرد 14 مەدرسە یان 14 خوێندنگای ئەمە حەجەر ئەساسیماندانەوە و دروستێکن و چەندین مەکتەبی دیکە شەبوون پێویستیان بە تەرمیم و تعمیر بوو، ئەوانەمان هەمووی تەواو کردووە. دەستان خۆش بێ و بەردەوام بن. کاگڕێ بوار بواری تەندروستی یەکێکترە لە بوارە گرنگەکان، لە بواری کەرتی تەندروستیدا لە کەرتی تەندروستی ڕازی نیم. ئەنا شخصیان ما ڕاضی ڕاشکاوانە بڵێم من لە کەرتی تەندروستی کەرکووک ڕازی نیم، بەڵام هەوڵە دەم بۆ ساڵی داهاتوو بیرۆکێک لە مێشکمە ئەگەر بتوانین ئەوە جێبەجێ بکەین دەتوانین کەرتی تەندروستی باشکەین. کێشەکەمان لە کادر نییە، کادری تەندروستی باشمان هەیە لە کەرکووک، کێشەکەمان لە سیستمی تەندروستیە لە عێراق بەگشتی و لە کەرکووکیش بە تایبەتی. ئێمە کێشەیەکمان لە کادری تەندروستیمان نییە، ئێمە کێشەمان لە سیستمی تەندروستیمان هەیە. بە شێوەیەکی گشتی کێشەکەوەیە، بەڵام من هەندێک پلانم هەیە و ئەگەر خوای گەورە تەمەنی زیاتر بە ئێمە ببەخشێت پلانەکان دەخەمە ڕوو بەوەی پێداچوونەوە بە کەرتی تەندروستی کەرکووکدا بکرێت. دەستخۆش. لە بواری وەرزشدا چتان کردووە؟ لە بواری وەرزش خۆمان حەزمان لە وەرزشە و چەندین چۆنەڵێت مەلاعب و ساحی تۆپێن و یاریگاکانمان نوێژەن کردێتەوە. هەر ئەمڕۆ کە من ئیعلانی 6 پرۆژەم کرد لە گڕەکی ڕزگاری، یەکێکیان لە حەیخەبڕایە و یەکێکیان لە ڕزگاری، یەکێکیان لە ئیمام قاسم و ئیسکانە و یەکێکیان لە دووبزە و یەکێکیان لە شوانە و یەکێکی دیکەشیان شەشەمیان هەر لە ناو کەرکووکە لە ڕەحیماوەیە. 6 شوێنمان هەیە، هەر شەشی یاریگان هەمووی نوێژەن دەکەنەوە. پرۆژەکەم ئەمڕۆکە ئەعلان کرد و دەست بەکاربووین. جگە لەوەی مەشروعێکی گەورەمان هەیە لە ساڵی 2026 جێبەجێ دەکەین، ئەویش دروستکردنی کۆمەلگایەکی وەرزشیە کە لە منتقەی یاروەلی ئینشاڵڵا دروست دەکەین کە پرۆژەیەکی متەکاملە بۆ هەموو وەرزشوانان. دەستان خۆش بێ. لە بواری ئاوەڕۆ دەزانین چەند گەڕێکێک هەیە بەردەوام بەدەستکەمی ئاوی. پرۆژەی باشمان کردو بۆ ئاو و ناو گەڕەکەکان. هەر بالمناسبە ئێمە زیاتر لە کردو بۆ دابینکردنی ئاو بۆ سەرجەم ئێمە پرۆژێکی زۆرمان گەیاندۆ بۆ گەڕەکانە کە ئاوی خواردنەوەیە، ئاوەڕۆیە و ڕێگاوبانە کارەبایە شەبەکەی کارەبا. گەورەترین پرۆژەی ئاوشمان لە چەند ڕۆژی داهاتوو حەجەر ئەساسەکەی دانین، پرۆژەی ئاوی پەنجعەلیە کە بۆ هەموو گەڕەکی پەنجعەلی و دەوروبەرەکەی بێت لە تازە خورماتەوە ئاوی شیرینیان بۆ بکەین و پرۆژەی ئاوی کەیوانمان تەواو کرد کە پرۆژەیە کە بۆ تەستیەکردنی ئاو یەکێکە لە مەشروع گەورەکان کە ئەم ساڵ ئێمە تەواومان کرد الحەمدوللا. و پرۆژەیەکی ترمان هەیە لە تازە خورمات و لەم ڕۆژانە لە تەواوبووندایە ئینشاڵڵا افتتاحێکین. پرۆژەی ئاومان هەیە جگەل لە ناو با بڵێین گەڕەکەکان پرۆژەی بچک و چووکمان هەیە، بەڵام گەورەترین پرۆژەمان پرۆژەی ئاوی پەنجعەلیە کە بە بڕی 25 ملیار دینار لەم ڕۆژانە حەجەر ئەساسەکەی دانین. ئەی کاگڕێ بوار چەند کۆنکرێتتان لەم شارە کردووە؟
پێشتر ئەو هەموو قڕ و چڵپا و گەڕەکانە هەبووە بۆ شێوەیە ئێمە تقریبا بەپێی ئاماری مهندسەکان گەشتونێتەوەی 1,400,000 متر مربع کۆنکریتمان کردووە کە ڕقەمەکە زۆر زۆرە بەڵام هێشتا ماوێتی ئەمە لە 180 گەڕەکەکانەکە هێشتا 120 کەمترمان ماوە بە پێ ئەو پلانی دامانناوە لە مانگی 2026 کۆتایی پێدێنی دەستان خۆش بێت ئەمە بەس بۆ کەرکک نایمە بۆ گوند و قەزاونەحەکانیش دەستمان بە پرۆژە کردووە ئێستاکە ئەو پرۆژانەی ئێستا بۆ گوندەکان پرۆژاڕوە لە سەردەمی ئێمە گوندەکان زۆر گرنگی پێدەین ئەوە شەگەڕێتەوە بۆ ئەسبابێک کە ئەو گوندنشینانە لە ماوەکانی ڕابردوو زۆر ماندوو بوونە لە ژیانی خۆیان و بەهۆکاری هەموو ئەو مەرحەلانی کە بە عێراق و ناوچەکە تێپەڕی و دەمانێت خزمەتیان بکەین. بەڵێ ئەوەی زانیاریمان هەیە لە 36 گەڕک و ناوچە پرۆژەی خزمەتگوزاری تێجا ئەنجام درراوە بەو پێ بێت کە هیچ جیاوازیەک نەکراوە لەگەڵ جیاوازیمان نەکردووە لەگەڵ منتیقەکە ئێمە لە حەویجە پرۆژەمان هەیە لە ڕیاض پرۆژەمان هەیە لە زاب پرۆژەمان هەیە لە منتیقە عەرەبی و تورکمانیەکانیش پرۆژەمان هەیە بەس هەندێک جار برادەرێک هەیە کاچینە منتیقەی تورکمانی تۆزە زەختی بەرزە بێت دامناوە سبەی دووس بێت چمەوە بۆ منتیقێکی تورکمانی دیکە با زەختی بەرزتر بێت. بەڵێ کاگرێ بوار گەورەتری کێشەی من ئەوە بوو کە لە سلێمانی ئەگەڕامەوە لە ڕێگای سلێمانی تاچی من وڵاتریش جادەیەکی زۆر وێران بوو شارع مەوت ئەمڕۆ هاتمەوە جادەیەکی زۆر جوان ئێوە چەند قیرتاوتان کردووە یاخود ئەو جادەیە تقریبا 20 کەڕەت چوومەتە بەغدا و هاتمەوە ئەو مەشروعمێنە جادەی کەرکووک چەند شەماڵیان کەرکوو سلێمانی دەستان خۆش بێت 20 کەڕەت چوومەتە بەغدا بۆی ئەو مەشروع بێنم والحەمدولە هێنامان چونکو لەو جادەیە خەڵکێکی زۆر تێپەڕێ بە تایبەتی پێنجشەم و جومعان و خەڵکێکی زۆر لە شارەکانی بەغدا و خواری عێراق لە ڕووکاتی سیاحەت دێن بەرەو سلێمانی بۆ جادەیە چن بۆیە لەو جادەیە ڕووداوی ناخۆش ڕوویداوە جادەکە لە ساڵی 1975 نوێژەن کراوەوە و دروست کراوە ئێستا الحەمدولە لە دوای 50 ساڵ لە سەردەمی ئێمە ئەو جادەیە جارێکی دیکە تەوسیع کرێت هەر سایدێکی بێتە 12 مەتر و بە شێوازێکی زۆر باشیش دروست دەکرێت ئەو جادەیە جادەیەکی زۆر جوان طبعا ئەو جادەیە هێشتا و تەواو نەبووە هێشتا و طبقەیەکی تری پۆلیمەری ماوە بۆ یەکەمین جار لە مێژووی کەرکووک و ناوچەکە ئێمە مادەیەکی پۆلیمەر بەکاردێنین کە طبقەی ئەخیرە لەسەر ئەو قیرە دانرێت کە دەبێتەوە کاری لێخوڕینی ئۆتۆمبیل بە شێوازێکی زۆر باش و من دڵنیاشم ئەو جادەیەکێکە لەو پرۆژانەی کە بۆ هەتا شانازی پێواکەین. دەستان خۆش بێت کاگڕێبوارێکی تر لەو کێشە گەورانی لە کەرکووکدا هەبووە زیادەڕۆیی بووە ئێوە چیتان کردووە بۆ نەهێشتنی زیادەڕۆیی یاخود بۆ ئەوەی سیمای شار جوانتر بێت؟ طبعا نەبێ بەس بێت ئەو مۆزوعی تەجاوز دەبێ بەس بێت ڕاژیرێت لەبەرەوەی زۆر کات ئێستامانوێت لە شوێنێک خوێندنگایە دروستکەین بە حکمی تەجاوزەکان یعنی ناتوانین دروستی کەین ئەوەی کە دروستی کرد تا ئێستاکە دروستی کرد و ئێمە هیچ حەقمان نییە بەسەریەوە و بگرە ئێمە پرۆژەیان بۆ بین پرۆژەی ئاویان بۆ بین پرۆژەی کۆنکریتیان بۆ بین پرۆژەی کارەبامان بۆیان بردووە و پرۆژێکی زۆرمانش بۆیان بردووە بەڕاستی و حەقی خۆشیانەکە و پرۆژانیان بۆ بکەین بەڵام دەبێت لەمە دواتر بوەستێت ئەبات لەوە زیاتر نەکرێت ئەوەی کە خۆی لە شوێنێک عەرزی خۆی هەیە ماوەتەوە لە نێو ماڵەکانە ئێمە مشکلەمان لەسەرەوە نییە بەڵام ئێمە ڕێگرین لەو مافیاکانی زەوی ئەوانەی کە دێن بە دوێنم زەوی پارچە پارچاکەن و بە هاوڵاتێکی فەقیریە فرۆشن دوایی حکومەتیش نەیاڵێ هاوڵاتی فەقیرەکە بیکات بۆیە ئەو مافیانەی زەوی بە تایبەت من بۆیان دانیشتم هەندێکیانم سزادا سزایەکانم داوە هەتا مابن لە عمری خۆیان لەبیری ناکەن بەڵام هەندێکیان ماون ئینشاڵڵا ئەو هەندەش ماوەکانی دیکە خۆمەزانم چۆن بە شۆفەڵ هەموو عەرزەکانیان ڕوخێنم. دەستان خۆش بێت یەکێکی تر لەو پرۆژانەی کە زەڕورە و کارت زۆر لەسەر کردووە بەڵام پێمان خۆشە لە دەمی خۆتەوە بیبیستین چیتان کردووە بۆ کەسوکاری شەهیدان؟ بەڵێ چ پرۆژە بەڵامەیەکتان هەیە؟ بە نسبەتی کەسوکاری شەهید ئێمە بڕیارمان داوە هەموو کەسوکاری شەهید پارچەیەکی زەویە دینێ بە شەرتێک سوودبەن نەبوو بێت لە حکومەت كل ذوي الشهداء راح يستحصل هەموو کەسوکاری شەیدان پارچەیەکی زەویان پێدەدرێت بە مەرجێک کە پێشتر سوودبەن نەبوو بن هەروەها زیندانیانی سیاسی و ڕاگوێزراوان کە مادەی 140 دەیانگرێتەوە هەموو ئەمانە پارچەیەک زەویان پێدەدرێت ئەمەش لە دەسەڵاتی خۆمە و دەتوانمەوە دەسەڵاتە بەکاربێنم وانە ئەستەخدم سەڵاحیەت ئێمە دەسەڵاتی خۆم و بەکارهێنم بۆ ئەوەی هەموو ئەوانە زەوی وەرگرن کەسوکاری شەهید ئەو ئاوارەکانی کە مادەی 140 یانگرێتەوە زیندانە سیاسیەکان کە ئەمانە سێ شەریحەن ئێمە دەستمان پێکرد طبعا زۆر جار باس لە مەسلەی مادەی 140 کرێتەوەوانە بەڵام هیچ کام لە پێشووتر پارچێکی زەویان نەداوە بە ئاوارەکانی مادەی 140 مەبەستم حکوومەت مەبەستم عەرزی تاپۆ ئێمە دامان دەستمان پێکرد لە شارۆچکەی پردیەوە دەستمان پێکرد
و ئێستا چەند خێزانێک کە وەریانگرت هەندێکیان تورکمان بوون هەندێکشیان کورد بوون زەویەکانیان وەرگرت کەوانە هەمووی ناویان لە لیژنەی مادەی 140 هەیە. بەڵێ دەستخۆش هەر شارێک هەر وڵاتێک بەوە ئەگەر کە پێشکەوتنە بینێت کە ئازادی تێدا فەراهەم کرابێت ئازادی ڕۆژنامە نووسی چیتان کردووە؟ وەڵڵاهی هیچ کەس بەقەت من دڵی گەورە نەبووە ئەم ڕۆژنامە نووسانەی کە لە کەرکووکن هەمویان کوڕی چاکن کچی چاکن بەڵام هەندێکیان دیارە حزبیان هەیە و حزبەکانیان پێیان ئەڵێ وا بنووسن لەگەڵ ئەو شایمە ئازارمان نەداون هیچمان لەگەڵیانە نەکردووە هەر ئەڵێن مشکلە نییە و خوا هیدایەتیان بدات و من دڵنیام خۆیان هەندێک لەو نووسینانی کە نووسیان کە قسەیان کردو خۆیان بڕوایان پێ نییە بەس ناچارەکرێن و هەندێکش لەوانە بە خۆمیان وتوتەوە بەڵام دەبێ ویژدانیان ئەوانش چونکو دڵنیا بن ئەو شتەی کە تۆ ئیکەیت لە تەسەڕوفێک لە قسەکردنێک بزانەوە قەرزێکە لەسەرت. زۆر باشە کاکرێ باربار بچینە خوارەوە لەوان بکەین شوێنە خۆشەکە هەر لە شوێنەکەی خۆمان نەچین جەناب لێرە بۆستا من لێرە ئاوەستم ئاناگەلت ئەنزل من گوتم با بێمە خوارەوە بەڵام ئەو نەیهێشت داوەزم نایڵێت جەنابێت کەرکووکێکی چۆنمان بۆ وێ ناکەیت کەرکووکێکی چۆنمان بۆ وێ ناکەیت چاوتان داخن هەمووتان با جەنابی پارێزگار وێنای کەرکووکێکی نمونەیمان بۆ بکات چاوداخم ئێمە چاوداخین و گوێ لە جەنابەت دەگرین بە عەرەبی ژەتوانی بۆی برا عەرەب و تورکمانەکان هەمووتان چاوتان داخن فەرموو ئەتمەنە من ئەفتح باب هیوادارم کاتێک کە دەرگای ماڵەکەم دەکەمەوە و دەچمە دەرەوەەوە ببینم کە هەموو شەقامەکانی شارەکە تازە و نۆژەن کراوە بن و هەموو خزمەت گوزاریەک پێشکەش کرابێت و هەموو چینەکانی کەرکووک دڵخۆش بن کرێکاران فەرمانبەران خوێندکاران لەناو قوتابخانەکاندا دڵخۆش بن و لەنێوان خۆیان داوە بڵێن کە ئەوان شانازی بۆ دەکەن کە خەڵکی کەرکووکن و ئومێدیان هەبێت کە ناوی کەرکووک لە شاری کێشەکان بۆ ناوێکی دیکە دەگۆڕدرێت و بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت لە ڕووی کارگەکان و ژێرخانی یابووری و ڕێگاوبانەوە من هەمیشە بەم شێوەیە بیر دەکەمە و دڵنیام ئەم شتانە دێنە دی فهذا اللي أنا دائما أفكر به وأنا متأكد سوف يتحقق هذا الشيء. دەستخۆش ئێمەش چاوەڕوانیەوە لێەکەین. شكرا. اینجا ئەگەر بفەرمیت بۆ ئەوەی پرسیارەکانیان ڕوبەڕووی جەنابەت بکەنەوە فەرموو. کێ پرسیاری هەیە؟ فەرموو. أنتم يوم حافظي واتان بينيوا بكيف خوي باتوا ويهنيتوا بروسرا ورا خوارا أنتم شايفيني شي محافظ؟ ئێوە پارێزگاری واتان بینیوە ئەو بارەزووی خۆی دەمباتە سەرەوە و خوارەوە ئەوەی لە دوای منەوە دەبێت بە پارێزگار یان دەبێت وەک خۆم بێت یان ئێوە نابێت لێ قبول بکەن. دەبێت لەو محافظەش بێ وەکو من بکات. ڕۆژ تا ئێوارە لە گەڕەکەکانی و بە دیار پرۆژەکانەوەی بە ئێمەش تۆزێمان دوود بکەین. خوم حزم لويا حزكم بچمنا وخلق طبعا انا احب من اروح للمناطق بێگومان من خۆم حەز دەکەم بگەڕێم و چاوم بە خەڵک بکەوێت ڕاستەمان دوو دەبمەوە هەندێک جاریش نەخۆش دەکەوم کەسێک ماش دەکەم کە پەتای هەیە منیش دوای دوو کاتژمێر توش دەبم بەڵام چی بکەم ناتوانم و دڵم خۆشەکە و کارە دەکەم. بس افرح بهذا الشيء من بۆ دڵم خۆشەوە ڕاستی کە حەزەکەم بچمنا وخەڵک يعني أبي من خوم لبير نكم من شيم أو جرينجا حياتي من شيوة حياتي من زور بسيط بو زور ببساطة لهجاري ولنا خوشي ولنا هامتي أبي أما لبير نكم بويا حزكم أما بردوام بمشي وازة تعامل مش بهي وين بردوام بيت فرمو دستخوش فرمو مساء الخير جميعا ئێوارەتان باش من وشەیەکی ئەرێنیم بۆ تۆ هەیە و دوو پرسیاریشم هەیە وشە ئەرێنیەکە بەڕێز پارێزگار ئەمڕۆ بە شانازی و قسە دەکەین چونکە کاری باش دەکەرکوو کراوە و ئێمە سەربەرزین بەو کارانە ئێوە تەنها بە دانانی بەردی بناغی پرۆژەکان ناوەستن بەڵام ئێوە چاودێری ئەو پرۆژانش دەکەن لە ڕۆژی کردنەوەیان ئامادە دەبن ئەمە تەنها دەستکەوتێکی ئیداری نییە بەڵام ئەمە شێوازی ڕابەرێکی ڕاستەقینەیە کە شارەکەی خۆش دەوێت و خزمەتی خەڵکەکەی دەکات بەدڵسۆزی لكن تتابع المشروع خطوة بخطوة وتكون حاضر يوم الافتتاح بنفسك. هذا مو مجرد إنجاز إداري، هذا أسلوب قيادة حقيقية يحب مدينته ويخدم أهله بإخلاص. شكرا. السؤال الأول پرسیاری یەکەمم هەنگاوی داهاتوتان چییە کەوا دەکات کەرکووک پێش بکەوێت و
بێتە نمونەیەکی جوان بۆ پارێزگاکانی دیکەی عێراق. پرسیاری دووەم کەی دڵی هۆگرانی وەرزش خۆش دەکەین بە ڕاگەیاندنی ڕۆژی یاریگای ئۆلمپیک کەرکووک. تفرح الجمهور الرياضي بإعلان افتتاح ملعب كركوك الأولمبي. تمام. شكرا لكل ما تحدثت به. زۆر سپاس بۆ هەموو بابەتانی باستان کرد. لەبارەیەوەی ئێمە دەتوانین چی بکەین بۆ ئەوەی کەرکووک جیاواز بێت. من پێشتر قسەم لەبارەیەوە کرد کە کەرکووک بە پێکاتە جیاوازەکانی لە پارێزگاکانی دیکە جیاوازترە. هەروەها بۆ برایەتی و خۆشەویستی لە ناو پێکاتەکاندا هەیە لە شەقامی کەرکووکیەکان. ئەمە یەکە کەرکووک لە پارێزگاکانی دیکە جیا دەکاتەوە. بەڵام دەبێت ئێمە کاری زیاتر بکەین و زیاتر هەوڵ بدەین بۆ ئەوەی شارەکەمان بەرەو پێشتر ببین. لەبارەی یاریگەی ئۆلۆمپی کەرکووکی ژەو یاریگایە لە سەردەمی ڕژەمی پێشوو دروست کراوە. دوای ڕوخانی ڕژەمەکە لە ساڵانی ڕابردوو 4 بۆ 5 وەزیری وەرزش هاتوون و ڕۆیشتون و هێشتا پرۆژەکە تەواو نەکراوە. من پێم وابوو کە بە نزیکانە پرۆژەکە تەواو دەبێت. بەڵام بەداخەوە حکوومەتی بەغداد سولفە و پێشینەی بۆ کۆمپانیای خەرج نەکردووە کە کار لە پرۆژەکە دەکات. ئێستا کۆمپانیەکە کەوتووەتە قەرزەوە و پارەی پێ نەماوە و ناتوانێت پرۆژەکە تەواو بکات. دەمەوێتەوەش بڵێم کە لە سەدا 90 پرۆژەکە تەواو بوو و تەنیا لە سەدا 10 پرۆژەکە ماوە. بۆ تەواوکردنی ئەو ڕێژەیەش کۆمپانیەکە پێویستی بە سولفەیە. بەڵام حکوومەت ڕازی نییە بۆی سەرفکات و دەڵێت پارەی کاش لە وەزارەتی دارایی نییە. ئێمە و کێشەیەمان هەیە و هیوادارین حکوومەتی داهات و دوای هەڵبژاردنەکان جیاوازتر بێت لە حکوومەتەکانی پێشوو. ئەمەش لەبارەی خەرجکردنی پارە بۆ کەرکووک و پێم وایە غەدرمان لێکراوە لەو بارەیەوە بە تایبەتی لەم ساڵدا زۆر غەدرمان لێکراوە. لأنه إحنا انظلمنا بصراحة انظلمنا كثيرا في هذه الناحية خصوصا خلال هذه السنة. السلام عليكم جناب المحافظ. سڵاوتان لێبێت جەنابی پارێزگار. تۆ پێشتر باست لەوە کرد کە ئایا پارێزگاری واتان بینیوە کە پێشکەشکارەکە پێی بڵێت بڕۆ سەرەوە وەرە خوارەوە؟ تۆ دووەم گەنجترین پارێزگاری لە عێراق و تۆ گەنجی. ئێمە زۆر خۆشحاڵین بەو کارانەی کە دەیکێت لە پارێزگای کەرکووک. بەڕێزم لە نێوان ئەو توێژانی لە کەرکووکدا هەن توێژی خاوەن پێداویستە تایبەتەکانن. بینیمان لە هەندێک پارێزگا پارچە زەویان پێدراوە. تۆ باست لە کەسوکاری شەهیدان کرد بەڵام باست لە خاوەن پێداویستی تایبەت نەکرد. ئەمە پرسیاری یەکەمم بوو لەبارەی پێدانی پارچە زەوی بە خاوەن پێداویستە تایبەتەکان. پرسیاری دووەمم لە هەندێک پارێزگای عێراق بازارێکی تایبەتیان بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان کردوتەوە بە درێژایی دۆنمێک لە زەوی و تێیدا کۆشکی تایبەتیان بۆ دروست کراوە کە لەو ڕێگەیەوە دەتوانن بژێوی ژیانیان بۆ خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. ئێمە داوا لە بەڕێستان دەکەین کە ئەو ئەزمونە بگوازنەوە شاری کەرکووک. بۆ نمونە ئێمە بینیمان ئەو شتە لە پارێزگای دیالە کراوە و کۆشکیان بۆ دابین کراوە و تێیدا بژێوی ژیانیان بە فرۆشتنی بەرهەمی ساڵانە لە گوڵ و هەنار و بەرهەمی دیکە دابین دەکەن. ئێمەش دەمانەوێت خاوەن پێداویستیە تایبەتەکانی کەرکووکیش ئەوەیان بۆ دابین بکرێت. بژێوی ژیانیان پەیدا بکەن و بتوانرێت دەرفەتی کاریان بۆ دابین بکرێت. ژیانێکی ئاسوودە بژین. ئێمە دەبینین ئەوان لە کەرتی تایبەتدا کار دەکەن و بۆ ماوەی 12 کاتژمێر کار دەکەن. بۆیە ئەگەر ئەویان بۆ بکرێت باشترە. دەستخۆش. تمام. بەندە سواری تریش وەربگرین. ئێوارە باش محافظ. ئێوارەت باش. باسی کەسوکاری شەهیدت کرد یعنی وەکو تەعینات و وەکو ئەرزیان پێدەیت و ئەی کەسوکاری ئەنفال کراو. کەسوکاری ئەنفالش شەهیدە. آخر ئەنفال کراوشی تێیە هەر ئەوان شەگرێتەوە بەڵێ بەتاکید وەکو کەسوکاری ئەنفال کراو من باوکم 6 برای ئەنفالە هەتاکو ئیستا خۆم و خوشکانە و کەسبان تەعین نەبووینە ڕاستی هەر داوای هەوێ و شتبان لێکەن بەس چۆن بڵێین باوکم براکانێتی یعنی بۆ شەهید و شت ئەلێ برا نەنک باوک ئەوانە شوملیانەکە بەس بۆ مامە هیچ تشتێ نەخوێندن نەتەعینات ڕاستی شملمان ناکای نەکردووە دەست خۆش بێ شانازیت پێوە دەستی تۆش خۆش بێت ئەو ئێرانەش ئەومای کە بێن ئێرە بێ زەحمەت ئەو خاتونە دوایی ئەو دادەیە یەشەکی بەخێراتن دەکەم بەخێر خۆشی دەکەم بۆ کارجە مامەسایمە تەلەبێ زۆرمانەیە گەنج خەریجی بەشەتوبیەکانن لە هەرێم تەواویان کرد و خەڵک کەرکووک ئێستا این عێراق فۆرمیان هاتوتەوە تەقدیمان کرد ئەی چارەنووس ئەوان شتێکی گەورە دامەزراندنە کاکرێبوار پێما بێت پرسیارەکان هەمووی لە هەرێم سەوایان کرد و ئێستا فۆرم هاتوتە بۆوانی عێراق بەس بۆوان ناتوتەوە
من خۆم دوو براشم ئەنفال و باوکشم شەهیدە دوو کەسشم لە هەرێم تەواویان کردویستە فۆرمیان بۆ نەهات نا ئێستا پێتەڵم چییە هێشتا فۆرمەکەی ئەگلا نەبووتەوە مستەر ئێستا بۆت باسەکەم بەسەر چاوان ئەگەر ئەو مای کە بلیتەوە دادەیە سەرەتا بە خێراتن تەکەم زۆر بەخێر بێ بە خێراتن تەکەم ئەمە پرسیارێکت لێ بکەم بەڵام پێشێ پرسیارەکە بکەم کەرکووک نەک من هەموو کەسێ شایدی ئەوەکە چیت بۆ کەرکووک کردووە نەک لێرە کۆبینەوە ئەڕۆینە هەرچ ماڵێ هەر کەسێ ئەڵێن ڕێبوارتەها ئەزانی چیت بۆ کەرکووک کردووە لێرەش نەبین لە هەر شوێنێ بین شوێن پەنجە دیارە شوێنێکی وات کرۆتەوە کە لە دڵی کەرکووکەکان تا ماوین خۆمان و نەوەمان بڵێینەوە باشە من دەستخۆشیت لێ یەکەم ئیشەڵڵا بەردەوامەبی بۆیە پرسیارەکەم ئەوەیە تۆ بەم برۆژانت ئەڵەی کەرکووک ئەکەینە شارێکی گەشە سەندوو لەسەر ئاستی عێراق ئێمە هیوامان پێتە ئەوە بکەی بەڵام ئایا دوای ئەوە کێبڕکێ لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەکەین چی بەکەم لەگەڵ وڵاتان دەرەوە بەڵام ئایا دوای ئەوە ئەتوانی کێبڕکێ لەگەڵ وڵاتانی دەرەوە بکەین بەڵێ ئەتوانین طبعا با لێو دەست پێ بکەم بالنسبة للذوي الإعاقات أنا لەبارەی خاوەن پێداویستە تایبەتەکانەوە ئەوەی من باسم کردێ من نۆ توێژمان هەیە لەوانە خاوەن پێداویستە تایبەتەکان کە هاوکاریەکان ئەوانیش دەگرێتەوە و ڕێژەی لە 5 هاوکارەکان بۆ ئەوان دیاری کراوە و منەوە دەسەڵاتم هەیە کە هاوکاریان بکەم بەڵام من کێشەیەکم هەیە کێشەکە ئەوەیە کە لە کەرکووک پارچە زەوی پێویست نییە بۆ دابشکردن هاوشەوەی ئەو پارچە زەویانی کە لە پارێزگەکانی دیکە عێراق دابش دەکرێن ئەو ماستەر پلانی کە لە پارێزگای کەرکووک هەیە هەمان ئەو ماستەر پلانەیە کە لە سەردەمی ڕژەمی پێشوودا دانراوە و هەموو ئەو زەویانی کە هەمانە لە دەرەوەی ئەو ماستەر پلانن بۆ ئێمە ناتوانین جۆری ئەو زەویانی لە جۆری خانوبەرەی دەوڵەت بۆ جۆری شارەوانەکان بگۆڕین بەوەش دەسەڵاتەکانی ئێمە وەک پارێزگار دەوەستێت و ناتوانین زەویەکان دابش بکەین ئەمە ئەو کێشەیە کە هەمانە کە ناتوانین زەوی بەسەر هەموو کەرکووکەکان دابش بکەین بەڵام خەڵکەوە نازانێت کێ هۆکاری ئەو کێشەیەیە هەموو کەس دەزانن کێ هۆکارە بەڵام من نامەوێت هیچ ناوێک بێنم بەڵام بەئیزنی خوا و کێشەیە چارەسەر دەکرێت و برایانمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەم نزیکانە کۆ دەبنەوە و دەنگ لەسەر ماستەر پلانی نوێ دەدەن و لەو کاتە دەستمان کراوە دەبێت و دەتوانن بە پێی یاسای ژمارە 490 هاوشەوەی هەموو پارێزگاکان زەوی بەسەر هەموو توێژەکانی کەرکووکدا دابش بکەین ئەمە لەبارەی خاوەن پێداویستە تایبەتەکان لەبارەی کەسوکاری ئەنفالکراوەکانیش كل المحافظات العراقية هذا رقم واحد رقم اثنين بالنسبة للمؤنفلين أو الأنفال بالنسبة أنفال كسكاري أنفال كسكاري أنفالش مشمول بو بارت زوياني كإما توزيعكين بس منوتم شهيدان كالم شهيدان بنتيجة كسكاري أنفالش أواني كأنفال كراون وأنا شهيد كراون أو ناوي أنفال أو ناوي شهيدة بس بالنتيجة شهيد كراون بفي شرع وياسابي أو الشهيد كراون بۆیە کە سوکاری ئەنفالیش مەشمولن بەو پارچە زەویانی کە ئێمە تەوزیعەکەین دێمە ئێرانە بە نسبەتی جەنابەت بۆ ئەو دەرچوانی کە بە شەتوبیەکانیان تەواو کردووە لە دەرەوەی کەرکووک و لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئێمە 930 لە بەمان هەیە ئەو حاڵەتیان هەیە کە هین ساڵەکانی 2020 و 21 و 22 23 هەندێک لەوانە ماون هەندێکیان تەعین بوون هەندێکشیان کە من دەست بەکار بوون فرسەتی ئەوەم وەرگرت کە تقریبا 150 کەسیانم تعین کرد کە کاتێک کە دەست بەکار بوون چونکو هێشتا و تعیناتەکانیان هاتوو مەجال مابوو بۆ من کە مباشرە و تەسریح ئەمنیان بۆ بکەم ئەوانەمان کرد بەس ئەمانەی دیکەی کە جەنابەت باسەکەی ئەمانە ئەسڵەن پێشی ئێمە بووە واتە ئیداری پێشووتر ئەو کچە و کوڕانەیان منع کردبوو لەوەی بێن دەست بەکار بن 20 21 22 23 24 هێشتا حکومەت داوای نەکردو لیان فۆرمەکانیان کەی داوایان کرد ئەتوانن تەقدیم کەن ئەمێنێتەوە سەر ئێمە وەکو ئیدارە کە ئێمە دڵنیاتەکەم بە چاونوقاندنەوە هەمووی ئەمانە تەسریحی ئەمنی و مباشڕەیان بۆکەین و ئەخیرەن جەنابەت باست ئەوە کرد کە کەرکووک کە من ئەڵێم ئەیکین شارێکی گەشە سەندوو شارێک کە نمونە بێت لەسەر ئاستی هەموو شارەکانی عێراق سوف نجعل وا لە شاری کەرکووک دەکەین کە هەموو کەسێک شانازی پێوە بکەن ئەمە وەک بەڵێنێک لەمنەوە بۆیەوە بەڵێ ئەمانەوێت کێبڕکە لەگەڵ شارەکانی وڵاتانی دەرەوەش بکەین هیچ شیان لە ئێمە زیاتر نییە تەنها بەس ئەوان ئیدارەیەکی باشیان کردووە عەقڵەتێکیان بەکارهێناوە و ئێمەش دەست بەواکەین ئەگەر دیقەت دەیت هەموو ئەو پرۆژانەی کە لە سەردەمی ئێمە کراوە ئەساسە بۆ ئەوەی کە تۆ ئەتەوێت کێبڕکە لەگەڵ شارەکانی وڵاتانی تر بکەین لە پردەکان و لە ڕێگاوبانەکان یعنی تۆ ناتوانانی مستەسمرێک بێنیت
بڵێ وەرە لە کەرکک ئیشکە جادەی کەرکک سلێمانی 6 متر بێپانەکەی ئەخر 6 متر بووە سێمایەکینە 12 متر تۆ ناتوانانی مستەسمرە بێنی لە کەرکک کار بکات ڕێگاوبانەکانی ناو شار ناو کەرکک وەکو پێویست نەبێت دار و زەرعاتی دارەکان وەکو پێویست نەبێت ڕۆشنایی و ڕووناکی ناو جادەکان نەبێت ئێمە جادەی حەولەی کەرکک کە 22 ساڵە جادەیە ئێمە ئێستا ڕۆشنمان کردەوە بە درێژی 27 کیلۆمەتر کە هەمووتان خەڵکی کەرکووکن ئەو زەویەی کە لە دەوروبەری ئێمەیە ئەوە زیاتر لە 20 ساڵەکە هەیە ئێمە کاری ڕووناکیمان تێدا کردووە بە درێژای 27 کیلۆمەتر 22 کیلۆمتر بەماڕاستەیە و 5 کیلۆمتر باڕاستەی دیکە کە بەرەو شاری هەولێر دەڕوات بۆیە ئەگەر پرۆژێ ڕووناکیمان لە ناو شاردان نەبێت هیچ وەبەرهێنەرێک نایەت لێرە کارمان بۆ بکات کاتێک پرۆژەی سەوزکردن و پرۆژەی ڕێگاوبانمان نەبێت پرۆژەمان نەبێت کە هاوڵاتیان هەست بە خۆشی تێدا بکەن ئێمەش داوە لە کۆمپانیا بیانەکان دەکەین بێن لێرە کار بکەن چۆن دەتوانن بێن بۆیە ئێمە هەر پرۆژێک کە دەستمان پێکردووە و بەردی بناغەمان بۆ داناوە بیرمان لەوە کردوتەوە کە شاری کەرکووک جیاواز بێت و لە ماوەی 4 بۆ 5 ساڵی داهاتوو شارەکەمان جیاوازتر بێت 4-5 سنوات القادمة دەستخۆش کاگرێ بوار دوو پرسیاری تر وەرەگرین ئەم برا بەڕێزە و ئەم خاتونە ژووتمان دوای وەڵامێ دێنەوە بۆ بەنسبەتی هینی سەحا خۆی ئەبێ شێتخانەیە دروستکەین شێتخانەیە دروستکەین هەندێک هەیە لە دەوروبەری من و هەندێک هەیە منی زعاجەکە بیان بین بۆ شێتخانەیە لازم نسەوی هادە پێویستە شێتخانێک لە شاری کەرکووک دروست بکەین چونکە هەندێک کەس هەن لە دەوروبەرم بێزارم دەکەن و دەبێت ڕەوانەیان بکەم بۆ شێتخانەیە چونکە بیرکردنەوەیان دروست نییە خراپی باری دەرونی هیوادارم هەموو هاوڵاتیانی کەرکووک و عێراق لەو حاڵەتانە دوور بن بەڕاستی من دڵتەنگ دەبم کاتێک گوێم لەوە دەبێت کە حاڵەتی خۆکوشتن هەیە لە ناو هاوڵاتیانی کەرکووکدا بەهۆی خراپی باری دەرونیان هیوادارە میدی گوێبیستی و جۆرە هەواڵانە نەبم ئەوەش دەگەڕێتەوە بۆ سیستمی تەندروستی عێراق ئەگەر هەر یەکێک لە ئێوەش بیرۆکە و پلانێکتان هەیە بۆ ئەوەی لەمە دووە حاڵەتی خۆکوشتن لە کەرکووک دووبارە نەبنەوە دەرگای ئێمە کراوەیە و ئامادەم گوێتان لێ بگرم نقلل من هذه الحالات الانتحار أو الحالات اللي تصير إن شاء الله مدى أسمعها تساعدوني بها وأنا مستعد دەستخۆش بەر لەوەی پرسیاری ئەو برا بەڕێزە وەرگرین پەیامت چییە یاخود چ کار ئاسانیەکەکەی بۆ بەڵێندەران ئەگەر بیانەوێت لە شاری کەرکووک وەبەرهێنان بکەن خۆی بەنسبەتی کار ئاسانی بۆ بەڵەندەر من تعاملێکی باش لەگەڵ ئەو بەڵێندەران ناکەم کە بەڵێندەری حەقیقین کەوانەی کە ئیشەکەن هەندێک هەن بەڵێندەر نین بەڕاستی وەستر زروف کردیانێتی بە بەڵێندەر ئەوانە بەڵێندەر نین ئەوەی کە بەڵێندەری حەقیقی بێمە تعاملێکی تەندروستی لەگەڵەکەین و کار ئاسانێکی باشی بۆکەین وەکو ئەوەی کە من پارێزەرێک بووم بۆ ئیشەکانیان ئێستا لە کەرکووک نمونەی ئەم ئیشانە زۆرێک لەو ئیشانەی کە لە سەردەمی ئێمەی حالە کراوە سلپیان وەرنەگرێت بەڵام ئیشەکەیان ڕانەگرت بۆ یەک ڕۆژ نسبەی ئینجازی گەشتە 185 من یەک سلفم داوە پێی کە ئەمە ممکن نییە لە هەموو یاساکانی تایبەت بە بەڵەندەر بەس من یەکێکم هێناوە کە دڵنیام ئیشەکەشم بۆ تەواوکە و داوای پارەشم لێ ناکات ئەو بە نسبەتی ئێمەی کەرکووک و گرنگە چونکو ئێمە لە مەرحەلەی بیناکردنی کەرکووکین لە مەرحەلەیەک نین ئیشباعمان کردبێت لە مەشاریع و لە جسور و ئێمە لەم مەرحەلە پێویستمان بۆیە ئەساسی بینای کەرکووک دابنین بۆیە ئەو بەڵەندەرانی کە بەڵەندەری حەقیقین من ئامادەم وەکو پارێزەرێک دیفاعیان لێ بکەم پرسیارێکی تری جوتیاران بەشێکی گرنگی کۆمەڵگە کردووە بۆ جوتیاران بەشێک لە جوتیاران بە تایبەتی جوتیارانی تورکمان و کورد یعنی ماوەی 20 ساڵ بۆ ئەمانە گەنمەکانیان لە بازاڕی ڕەش ئەفرۆشەوە بە نیوە قیمەت لەگەڵ دەست بەکاربوونی من تقریبن زەویەکانیان نزیکەی 370,000 دۆنم زەویەکات هەمویانم داخلی خۆتە کرد هەمویانم داخلی ئەو خۆتە زراعی کرد ئەم ساڵ خۆشبەختانە گەنممان لیان وەرگر بە سعری دەوڵەت واتە بە دوو قیمەتی جاران گەنمەکانمان لیان کڕیەوە ئەوە دڵخۆشیانی کردووە و ئەوە تەشجیعانی کردووە کە زیاتر ئەتیمام بدەن بە باری زەرعات و کارە کشت و کاڵەکانی خۆیان و پێشم وایە ئەوەی کە لەو ئیشانەی کاتوانم بڵێم شانازی پێوە کەم کە بۆ جوتیارانمان کردووە زۆر باشە دەستان خۆش بێت ئەو برایەمان لەوێ زۆر ڕاگرتووە پرسیارەکەی بکات ئێمە ستایشی هەوڵەکانت دەکەین و ئەو کارانەشی کە دەیکەیت من وەکو گەنجێک پرسیارێکم هەیە پرسیارەکەش وەک دەست پێشخەریەک بۆچی تا ئێستا لە شاری کەرکووک سندوقێکی تایبەت نییە بۆ و گەنجانەی کە هێشتا ژیانی هاوسەرگیریان پێک نێناوە هانیان بدرێت ژیانی هاوسەرگیری پێک بێن و ئاهەنگی هاوسەرگیریان بۆ ئەنجام بدرێت هاوشێوەی
ئەو سندوقی کە لە هەرێمی کوردستان هەیە لەو ڕێگەیەوە 150 بۆ 200 هاوسەر بە یەک جار ئاهەنگی هاوسەرگیریان بۆ ڕێک دەخرێت. خۆتان دەزانن لە ئێستادا ڕێژەی پێکنێنانی ژیانی هاوسەرگیری لە کەرکووک زیادی کردووە. گەنجان ناتوان ژن بێن و هەندێکیان چوونەتە تەمەنەوە. بۆچی حکوومەتی کەرکووک تا ئێستا نەیتوانیوە وەک دەستپێشخەریەکی خێرخوازی ئەو سندوقە دروست بکات؟ لم تنشئ حكومة كركوك كمبادرة خيرية وشكرا جزيلا. شكرا. یەک پرسیاری تر وەرەگریندا بە داوای لێبوردنەوە لە بەرەوەی کات کەم لە هەموویانە پرسیارکەن. بەڵێ ئەویان خۆ دەتوانی هەڵی بژێری کیان پرسیار. وەڵا نازانم چی هەڵبژێرم بە ئەو خاتوونە قسە بکات جارێ ئەو خاتوونە با قسە بکات. ئەو لەوێش دوو خاتوونی ترێ من تۆزێک انحیازەکەم تحەیزم کرد بەسەر چاو ئێستا جەنابتیش بەسەر چاو. تحية طيبة، أنا شنو داودي صحفية استقصائية من سلاوتان لێبێت من ناوم شنۆ داودیە ڕۆژنامەنووسم لە ڕۆژنامەی کوردستان کە بە زمانی عەرەبی دەردەچێت. لە هەندێک لە چاوپێکەوتنەکانی پێشومدا لە ڕۆژنامەکە و لە ڕادیۆی مۆنتی کارلۆ پرسیاری ئەویان لێ کردم و گوتیان ئێمە تەنها ئەوە دەزانین کە کەرکووک شارێکە تایبەت بە نەوت و سیاسەت و شەڕەکان. پێم گوتن وان نییە، پێیان گوتم هیچ شتێکت هەیە کە پێچەوانەکەی بسەلمێنێت؟ پێم گوتن بەڵێ کەرکووک شاری وەرزش و هونەر و ڕۆشنبیری و خاوەن شارستانیەتە و خاوەن مێژوێکی دوور و درێژە. ئەوەش بووە پاڵنەرێک بۆ من کە راپۆرتی ئەرێنی لەبارەی کەرکووک بڵاو بکەمەوە ئەوەش بووە هۆی دڵخۆشکردنی ئەوان. پرسیارەکەم ئەوەیە من خۆم فەرمانبەری حکومیم بەڵام قۆناغ بە قۆناغ کارەکانم بۆ کەرتی تایبەت دەگوازرێتەوە چونکە گەیشتومەتە ئەو بڕوایی کە ئیدی کارم تەواو بۆ لە کەرتی حکومی. من ئێستا لە کەرتی تایبەت لە کۆمپانیای سپۆتلایت بۆ کاری بەرەمێنان و وێنەگرتن کار دەکەم. پلانی ئێوە چییە بۆ پێشخستنی کەرتی تایبەت لە کەرکووک؟ بەڕاستی گەنجانی شارەکە زۆر پێویستیان بە دەرفەتی کارکردن هەیە. بۆیە پلانی ئێوە چییە وەک ئیداری پارێزگا؟ چونکە من ژمارێکی زۆر لە گەنجان دەناسم کە پێویستیان بە کارکردن هەیە لە کەرتی تایبەت بەڵام دەرفەتیان بۆ نەڕەخسێنراوە. زۆر سپاس. اللي تجذبهم أكثر لهذا القطاع. شكرا جزيلا. شكرا. بەداوای لێبوردنەوە هەمومان نەزانین ئەگەر خۆی جەنابتیش وتمان پارێزگار ماندووە بۆی زیاتر ماندووترینەکەین. فەرموو. زۆر سپاس کاک لەبوار پرسیارەکەم لە بواری تەکنۆلۆژیاش کۆم بواری فۆمە زیاتر چیتان کردووە کە ڕۆتیناتی بۆن دایرەکان نمێنێ کەوا مەسەڵەن ڕۆتیناتی وەرەقی و شتەکان لە ڕووی تەکنۆلۆژیا پێشی بەرین چیتان کردو چیتان هەیە بۆ دەست خۆش سپاس جواب لێ ژێرمەوە. سیادەتە محافظ ئەحنا نشکر ئێمە سوپاست دەکەین کە کاری زۆر باشت کردووە بۆ شاری کەرکووک. ئێمە دەمانوێت بزانین دروستکردنی کارگەی ئۆتۆمبیل لە کەرکووک چی بەسەر هات. معمل السيارات اللي انفتح لتوفير مصنع السيارات. مصنع السيارات. شكرا لأنه ذكرتني بها. شكرا. سپاس کاک دەبەستەوە سپاس بکەم بەڕاستی لە ماوەی ڕابردوو زۆر ماندوومان کردی. سپاس بۆ ئەو کاتێکە لە چاکرد و خزمەتنی شارە بەسەر بست. بەڕێز ڕێبوارتەها بۆ خۆی نمونەی پێکەوە ژیانە دەمێت بڵێم بەڕێز ڕێبوارتەها بۆ خۆی نمونەی پێکەوە ژیانە بۆ خۆی پێناسی پێکەوە ژیانە پێویستی بە هیچ پرسیارێک ناکات لە سەری بێت کە ئایا نمونەی پێکەوە ژیان چۆنە یا پێناسی بکە بۆ خۆی قوتابخانەیەک بۆ کە ئێمە فێربین لە دوای ئەوە چۆن هەناو هەنگاو بنین لەگەڵ نەتەوەکانی ترا چۆن بە شێوەیەک و بە چ ئاڕاستەیەک کار بکەین هەر بۆ خۆی باشترین نمونەژەوە بۆ کە لەم بەرنامەی بەڕێسانە نیوە زیاتر بە زمانی غیرە زمانەکەی خۆی قسەی کردووە لە ڕابردووە پارێزگاری بە وەکالەتی کەرکووک نەمان بینیەوە تەنها دووجار بە زمانی تورکمانی و کوردی و سریانیش قسە بکات ئەومان تێبینی کرد بەڵام بەڕێز پارێزگار ئەو ڕێزکەی شکانوە دەمانێت سوپاسیکەین سوپاس ئەمێ سوپاس بکەم لە سەر ئەوەی کە لە بواری وەرزش و لەوەی کە ئەو برا بەڕێزش باسی کرد لەسەر مۆزوعی ئەو کۆمپانیای ئۆتۆمبیلە ئەوەت کردو سوپاس دەکەین بەڵام پرسیارێکتمان هەیە لەسەر بەرنامەی گەنجان چیت هەیە بۆ لاوان بۆ گەنجان لە ڕووی کۆمەڵگەی نیشتە جێبوون و ئەو بابەتانە بۆ لاوان ئەوانی کە تازە هاوسەرگیری پێکەن ئەوانە چ بەرنامەیەکتان هەیە بۆ سوالەکەی ئەردووتان ئەو مۆزوعی پارە بۆ ئێمە نیشتە جێبوون و دەست خۆش سوپاسانەکەم با من جوابتان بدەمەوە طبعا راح جواب من سوال من لە وەڵامی پرسیاری و برایم دەست پێ دەکەم لەبارەی هاوسەرگیری بە کۆمەڵی گەنجان ڕاستیتان پێ بڵێم من لەگەڵ بیرۆکەی هاوسەرگیریدا نیم لا تفهموني غلط بەهەڵە لە من تێمەگەن مەبەستمەوە نییە کە کچ و کوڕەکانمان هاوسەرگیری نەکەن نەخێر مەبەستمەوەیە کە هەردوو لایەن کوڕ و کچەکە چەند هەنگاوێک بێن بەر لە هاوسەرگیری عیبرەت لە زەواجکردندا نییە عیبرەت لە دوای پرۆسەی هاوسەرگیریە ئەو خوشکە بەڕێزە پێشتر باسی لە حاڵەتەکانی خۆکوشتنی ناوگەنجان کرد دەبێت دامەزراوەیەکی تایبەتمان هەبێت و
ئامۆژگاریە و کچ و کوڕانە بکات کە دەستگیراندارن بەر لەوەی بچنە ژیانی هاوسەرگیری دەبێت دەستگیرانداران خولی تایبەت بە پێگەیانی ژیانی هاوسەرگیری وەربگرن هەروە خولی تایبەت وەربگرن لە قۆناغی دروستبوونی منداڵ ئەمە گرنگترین شتە زۆر گرنگترە لەوەی ئاهەنگی بە کۆمەڵ بۆ ئەو گەنجانە ساز بکەین دەبێت کار لە باشکردنی ژیانی ڕۆژانەی هەر گەنجێک بکرێت من دڵنیام لە هەر کارێکدا خوای گەورە یارمەتی هەر کوڕ و کچێک دەدات کە بیانەوێت ژیانی هاوسەرگیری پێک بهێنن بەڵام دەبێت بە عەقڵ و لۆژیک بیر بکەینەوە و دەبێت بڕیاری ژیرانە بدەین بەر لە هەر هەنگاوێک نابێت بڵین با ژیانی هاوسەرگیری پێک بهێن و خوددا یارمەتیان دەدات بەڵام ئەوە هەڵەیە دەبێت گەنجەکە خۆی ماندوو بکات و چەند هەنگاوێک بنێت ئەوسا خودای گەورە یارمەتی دەدات ئەو گەنجەی لە ماڵی خۆی دانیشتووە بڵێت خۆ یارمەتیم دەدات هەرگیزەوە ڕوونادات لەبارەیەوەی کە ئێمە دەتوانین چی بکەین بۆ ئەوەی گەنجەکان بتوانن خێزان پێک بهێن و ماڵ دروست بکەن لە ڕاستیدا من بیرۆکەیەکم هەیە بۆەوە بیرۆکەیەوەم هەیە کە کۆمەڵگەی نیشتە جێبوون بۆ گەنجانە دروست بکرێت کە بیانەوێت ژیانی هاوسەرگیری پێک بهێن و ببن بە بووک و زاوای نوێ بە ئیزنی خوا ئەگەر خوددا تەمەنی پێبەخشین لە ڕێگەی پرۆژێ پترۆ دۆلار پارە بۆ پرۆژێ تەرخان دەکەین بە ئیزنی خوا لە ساڵی 2026 هەوڵ دەدەین ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین لەبارەی کەرتی تایبەت من پشگیری لە کەرتی تایبەت دەکەم هەر کەسێک پرۆژەی تایبەتی هەیە ئێمە پشگیری دەکەین وەگا مۆژگاریەک لە منەوە بۆ ئێمە وەک حکوومەتی لۆکاڵی کەرکووک ناتوانین دەرفەتی کار لە کەرتی حکومی بۆ هەموو گەنجان دابین بکەین ئێمە وەک حکوومەت دەتوانین پشگیری لە کەرتی تایبەت بکەین بۆی ئەوان بتوانن دەرفەتی کار بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان دابین بکەن ئێمە لە عێراقدا یاسای بیمەی کۆمەڵایەتی و یاسای کارمان هەیە لە ڕێگەی یاسایانە دوای 20 ساڵ کارکردن لە کەرتی تایبەت هاوشەوی فەرمانبەری حکومی خانەنشین دەکرێت و مافی خۆ وەردەگرێت بەڵام یاسایانە پێویستە هەموار بکرێنەوە بۆی ئەو مافوی امتیازاتی کە فەرمانبەری حکومی هەیەە بۆ کەرتی تایبەتیش هەمان مافوی امتیازاتیان هەبێت بەئیزنی خوا ئێمە ئامادەین بۆ هەنگاوە إذا الله قدرنا أنه إحنا جاهزين لهذا الشيء وبخصوص المصنع السيارات طبعا هذا حلم كركوك أو خوي كركوك بو دروس كدني مصنعي سيارات كبطاوي كم تخوا أما تشوفوا كيوي ما ندوبهم طبعا هذا المصنع لەبارەی کارگەی دروستکردنی ئۆتۆمبیلێش لە کەرکووک و بەرهێنەرێک دەیویست بێت و پرۆژەکە لە شاری بەغداد جێبەجێ بکات من بەش بە حاڵی خۆم زۆر کارم کرد و چەند کەسێکم لەگەڵدا بوو زۆر هەوڵماندا و توانیمان قەناعەت بە کۆمپانیاکە بکەین کە پرۆژەکە لە شاری کەرکووک جێبەجێ بکرێت ئێمە ویستمان لە ڕێگەیم پرۆژەیەوە ناوی کەرکووک لە شاری نەوت و بەرمیلە باروت کە هەندێک کەسی دیعایەوە دەکەن کە ڕاست نییە و شاری بەرمیلی گوڵە ئینشاءڵڵا ئێمە دەمانەوێت ناوی شارەکە بۆ شاری دروستکەری ئۆتۆمبیل بگۆڕین و ببێتە یەکەم شار لە سەراستی هەموو عێراق کە تیایدا ئۆتۆمبیل دروست بکرێت وڵاتانی دەوروبەرمان ئۆتۆمبیل دروست دەکەن کۆمپانیاکە کۆمپانیایشی عێراقیە بەڵام گرێبەستی لەگەڵ کۆمپانیای ئەمریکی و ئەڵمانی هەیە و هەندێک کۆمپانیای تورکیا کە پارچە ئۆتۆمبیل دروست دەکەن لە ئێستادا کۆمپانیەکە کارەکانی دەست پێ کردووە بۆ جێبەجێکردنی پرۆژەی دروستکردنی کارگەکە و لەو ڕێگەیەوە دەرفەتی کار بۆ 5,000 گەنج دابين دكريت سنين راح يكون عندنا مصنع والشركة باشرت الآن بالعمل في من أجل إكمال البنى التحتية للمصنع وبالتالي إن شاء الله أنتم راح تستخدموها وأيضا راح يكون سبب لإيجاد فرص عمل 5000 خريج أو 5000 شاب وشابة في تلك المصنع. شكرا جزيلا لكم. أنا زور سپاس دەکەم ممنون. زۆر سپاس بۆستش قوربان سپاس دەکەم. کاگڕێ بوار ئەگەر سێری کێم وێنەی کەرکووک بکەیت خەڵای کەرکووکە لە کۆتاییە چه قسەیەکت هەیە بۆ شاری کەرکووک یان ئەو مناڵی ئێمە لەوێ بووە و یەکێکە لەو پرۆژانەی کە نوێژەن دەکرێتەوە لە سەردەمی خۆمان ئینشاءڵڵا ئەم ساڵ بە حکمی تەخسیسی مالی نەمانتوانی بیکەین بەس ئینشاءڵڵا لە ساڵی داهاتوو نوێژەن یەکەینەوە و ئەبێتە یەکێک لە شوێنە سیاحیەکانی کەرکووک سیاحی ئەتەریەکانی کەرکووک ئینشاءڵڵا بەهیوای بەردەوام راح نعمرها إن شاء الله السنة القادمة. هم خۆرەکەی کەرکووک خزمەت پێکەوە ئەسە دوایەوە جوێ لێ ڕاگرم سەرچاو ببوورە کاگڕێ بوار بۆ داوای لێبوردن لە ئێوە شەکەین ئینشەڵا بۆ دەرفەتێکی تر کاتی زیاترمانە بێت بۆ ئەوی بتوانین کاگڕێ بوار ڕۆژێکی تر ماندوو بکەین ئێوە بتوانن بێن و پرسیاری تری لێ بکەینەوە کاگڕێ بوار تەها پارێزگاری کەرکووک پارێزگاری خزمەت ئاوەدانی پێکەوە ژیان جوانکردنی شار سپاس بۆی ئەم کات و ئەم دەرفەتت بە ئێمە سپاس بۆیەوە مەمنونم سپاسانە زۆر سپاس بەڕێزان بەو هیواین هەمووتان لە بەیانی دابڕۆن بۆ دەنگدان و دەنگ بەو کەسە بدەن کە شایستەیە تا بەرنامێکی تر تا ڕۆژێکی تر و ئاوەدانی کەرکووک هەشاد بن